دۆستانی فلیمسازان ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە هەر جێیەکی ئەم دنیایان خۆشحاڵین جارێکی کە بە یەک شادەبینەوە لە پێگەکەی خۆتان لە فلیمسازان. ئازیزان، وانەی ئەمڕۆمان ئەو بابەتەیە کە ئەمڕۆی سینەمای کوردی تێیکەوتووە لە قەیرانێکایە. سینەمای کوردی لەلایەن فلیمسازانەوە هەموو هاوار و ناڵە و هاوار و فیغانێکمان بۆ ئەوەیە ئەڵێن سپۆنسەر پشتیوان نییە، یاخو ئەڵین وەزارەتی ڕۆشنبیری پشتیوانی فلیمسازان نییە، یان ئەڵێن هیچ میزانەیەک نییە، هیچ پارەیەک نییە، لە هەموو جێگا پارە ڕاگیراوە، یان ئەڵێن حزبەکان دەستگیرۆیی فلیمسازان ناکەن. ئەمە بۆ خۆی یەکێکە لە کێشە گەورەکانی بواری فلیمسازی لە هەموو دنیایەوە، بە تایبەت بۆ کورد ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە کە پشت ببەستین بە دەستگیرۆیی پشتیوانێک یاخۆ سپۆنسەرێک یاخۆ با بڵین دەسەڵات. ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. وای لە فلیمسازی کوردی کردووە تووشی سستی و خاوبوونەوە و تەنانەت قەیرانش بین کە بەردەوام ئەم چەمکە مێشتی فلیمساز جڵەوە کات، ئەتوانم بڵێم قاوەداد لە گەشە ڕایەگرێت. هەروەها ئەبێتە گرفتێکی گەورە لە بەردەم خەیاڵ و بیرکردنەوەی فلیمساز کە نەتوانێت بگەڕێ بە دوای دەرچەیەک خۆی دەرباز کات لەو جڵەوە. بە بۆ چوونی من باشترە فلیمسازی کورتی پشت بەخۆی ببەستێت، واز لەو سپۆنسەر و دەسەڵات و ئەو لایەنانە بێنێ کە چاوی لە دەستیان بێت. بۆی پشت بە خۆمان ببەستین وەک فلیم نووس، با بڵین سیناریست یا سکرین ڕایتەر، بەرهەمهێن و دەرهێنەر، هەر لەگەڵ دۆزینەوە و گەڵاڵەکردنی بیرۆکە ئایدیا کە بیر لەوە ئەەکەینەوە بیرۆکەیەک بدۆزینەوە بۆ فیلمەکەمان، ئەبێ ڕەچاوی تێچووکەی یەکسەر بزانین تێچووی فیلمەکەمان چەنە و تێچووی فیلمەکەمان چۆن دابینکەین. ئەمە هەوڵێکی زۆر زۆر گەورەیە، ئەبێ فیلمسازی کوردی یەکسەر بیری لێ بکاتەوە، چونکە کاتێک کە تۆ ئەڵی تێچوو نابێ بیلەوە بکەیتەوە بی لە تێچوویکی زەبەلاح بکەیتەوە گەورە بۆ ئەم دیمەنەت، بۆ ئەو دیمەنەت، بۆ ئەم ئافتەر ئیفێکت، بۆم کاریگەریت، بۆ ئەوە کتەرێت، بۆ ئەوە ئەمە ئەبێتە ئاستەنگێکی گەورە لە بەردەم وەبەرهێنانی فیلمەکە، چونکە تێچووەکەم یەکسەر بیلەواکەی تۆ چۆن دابینیکەیت، سێرەکەی کەس نییە بۆ دابین کات، کە کەس نەبوو بۆ دابین کە ئەبێ بە کێشەیەکی زۆر گەورە بۆ تۆ اینجا نە، بۆ ئەوەی ئەم تێچووە نەبێ بەو کێشە گەورەیە، ئەبێ ئێمە پێش هەموو شتێک بڕۆین بگەڕین بە دوای ئەوەی کە بزانین ئەم تێچووە چۆن چارە سەرکەین لەگەڵ یەکەم هەنگاومانە. ڕەچاوکردنی تێچوو بۆ هەموو فیلمێک هەر هەیە، هەموو فیلمێک ئەبێتەوە ڕەچاوی تێچوو بکەیت. لە فیلمێکی کەم با بڵێن تێچووی کەمەوە مایکرۆ بەجەت، وە لە فیلمێکی گەورەی زەبەلاحی کەمپەنیەکانش. ئەلبەتە کەمپەنیە زەبەلاحەکان کاتێک کە تێچوویەک تەرخانەکەن بۆ فیلمێک، کاتێک کە بەجەتێک تەرخانەکەن بۆ فیلمێک، ئەوە بە ئاسانی نایکەن، ئەوانش زۆر ئەیهێنن گێرمە و کێشەی زۆر لەسەرەکەن هەتا ئەگەنە ئەوەی کە بڕیار لەسەر ئەو تێچوادن، حسابی هەموو چەمکێکەکەن، حسابی هەموو لایەنێکەکەن. ئەلبەتە کەمپەنیە زلاکان زەبەلاحەکان اینجا بڕیار لەسەر ئەو فیلمادن کە چەندێکی بۆ خەرجکەن، ئەوانی شیکەن. بەڵام فیلمسازی کوردی لە بەردەم ئاستەنگێکی زۆر زۆر گەورەیە. بۆ نمونە ئێمە لە ساڵێکە چەند فیلم لە کوردستانەوە بەردێت. من حەزەکەم ئێستا من خۆم ئەم سەرژمێریەم نەکرد بەداخەوە، خۆزگا بم کردایە پێشەوەی بابەتەکەم تەقدیم کەم، بەڵام ئەگەر برادێک بزانێ پێم خۆشە بزانێ. پێم وایە لەوەیە لە ساڵێکە هەر 20 فیلم لە کوردستانی باشوور یا هەموو کوردستانی گەورە بێتە بەر 20 فیلمە یا 30 فیلمە.
یعنی هەر لەو دەورەیە پێم وانە زۆر بێت 20 فیلم یا 30 فیلم نابێتە هۆکاری ئەوەی کە فیلمسازی کوردی گەشە بەخۆی بات نابێتە هۆی ئەوەی کە سینەمای کوردی دروست بێت سینەمای کوردی بە فیلمێک کوردوان دروست نابێت سینەمای کوردی بەوە دروستە بێت ناڵێم نییە من ئەو مەسلەی چێشمە و ململانەی هەیە نییە کورد سینەمای هەیە فیلمی کوردیمان هەیە نییە مۆرکەکەی نازانم چی ئەوە ئەیهێڵمەوە بۆ بابەتێکی کە لە کاتێکیکەیە قسەی تیا بکەین بەڵام لەم ڕۆیا ئێمە بەبەستەکەمانەوەیە گەلێ جارەڵێن سینەمای کوردیمان نییە خەڵکێکەڵێ نیمانە باشە کە نیمانە بۆ نیمانە بابێنە سەر و قەیرانی کە ئەوەی کە ئێمە لە ساڵێکە با 30 فیلمی کوردی بێتە بەر بەم 30 فیلمە ئەتوانین ئێمە ڕوتێک بدۆزینەوە ئەتوانین ستایلێک بۆ فیلمی کوردی بدۆزینەوە ئەتوانین بچینە ناو ئەو قاوغەی کە ئێمە بڵین ئێستا فیلمی کوردیمانەیە ئەمە کێشە گەورەکەیە فیلمسازی کوردیش ناتوانێت خۆی تا بدۆزێتەوە بۆ لەبەر ئەوەی فیلمسازێکی کورد لە جیاتوی لە ساڵێکە دوو بەرهەم سێ بەرهەم بێنێت یا لە چەند بەرهەمێکە ئیش بکات سێرەکەی بە 2 ساڵ سێ ساڵ ئەتوانێت اینجا فیلمێک بەرهەم بێنێ بە 2 ساڵ سێ ساڵ هەر ئەوەی پێشووی بیرەچێتەوە یعنی ناگاتە ئەوەی کە خۆی قاڵ کاتەوە بگاتە ستایلێک تەرزێک بۆ خۆی بدۆزێتەوە ئەمە کێشە گەورەکەمانە کێشە گەورەکەمان ئێمە لێرەوە دەست پێ ئەکات ئەمەیە مەسەلە ئێمە گەلێ جار فیلمسازانی کورد کە ئەڵێن نیمانە ئاخر لێرەوەیە بۆ نمونە من ئەڵێم ئێمەی کورد لەوەیە سی فیلم بەڵام لەو شاری من لە ئەمریکایە لە شاری ناشفێڵ لە ساڵێکە بەسە و ڕێکخراوێک کە من بەڕێوەم برد لە ساڵێکە 8 فیلم لەسەر دەستی من بە پشتیوانی من کە ئاسانکاریم بۆ فیلمسازەکانە کرد 8 فیلم هاتە بەر ئەمە ئەو ڕێکخراوی ئەمە ڕێکخراوێکی کە هەبوو 45 سعات ئەو وابزام 10 فیلمی هێنایە بەر ڕێکخراوێکی دوو ڕێکخراوی کەشە بوو ئەوانەشێکی 5 فیلم 10 فیلم 15 فیلم یعنی بەس ئەو ڕێکخراوە سێ ڕێکخراوەوەی کاگام لێبوو لە ساڵێکە نزیکەی 30 فیلممان هێنایە بەر ئەی هەڵکێکی کەی زۆریش هەر لەو شارەی منە لە ساڵێکە من ئەوەی کە ئاگام لێبوو 100 فیلم هاتە بەر 100 فیلم وەبەر هات بەڵام ئەم 100 فیلمە یەکەم شت چۆن وەبەر هات چی بوو هۆکارەکان کێ سەپۆنسێرێ بوو چه پشتیوانی بوو ئایا دەسەڵات پشتیوانی بوو ئەمە یەکەم شت دووەم خاڵێکی کە هەیە ئەی چەند فیلمیان چوونە فیستیڤالە جیهانیەکان ئەم دوو خاڵە ئەبێ زۆر بە وردی سەرنجی بدەینێ یەکەم شت با بڵین کێوە بەرهێنی ئەم فیلمانە بوو ئێمە شتێکەیە پێڵێن تێچووی کەم بەنگلیزی پێڵێن مایکرۆ بەجەت یان هەنێکەڵێن لۆ بەجەت بەڵام مایکرۆ بەجەت زۆر ڕۆشتووە مایکرۆ بەجەت یعنی تێچووی کەم ئەم سیستەمە لە مایکرۆ بەجەت کەوانەی ئەم شەومانە من ئەمەیە باسی بکەم ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی کەوەی ئاگام لێبێت لە فیلمسازە جیهانیەکانیش با بڵێن ئەوەی کە ڕەچاوینم کردوێ لێڤەگەڕینم بۆ کردبێ لە هندستان و لە ئەمریکایە زۆرینەی فیلمسازەکان لە مایکرۆ بەجەتەوە دەستیان پێ کردووە جارێ پێش ئەوەی کە با بڵێم زۆرینە فیلمسازەکان لە مایکرۆ بەجەتەوە دەستیان پێ کرد لەوانەیە ئێستا هەنێ هاوڕێ بڵێ کاکە فیلمی باش بە کامیرەی باش بە ڕووناکی باش بە کەرەسەی باش بە ستافێکی باش بە تێر و تەسەلی خەرجێکی باشی بکەی لە پشت فیلمەکەتەوە بێ بەڵێ فیلمی باش دێتە بەر باشە منی شەڵێم بەڵێ ڕاستە و قسەیە نەک ڕاستە ئەو قسەیە هەر زۆر جوانیشە بەڵام کێشەیەکمان هەیە گەلێ جار فیلمی باشیش هەیە کراوە فیلم با بڵێن تێچووی زۆر زەبەلاحی بۆ کراوە بەڵام فیلمەکە بودجەی خۆی نەگرتوتەوە یان ئەو خەرجیە زۆرەی بۆ فیلمەکە ئاوا خەرج کراوە دوایی ئەو داهاتی کە دەستی کەوتووە بەس خەرجەکەی پڕ کردوتەوە ینی خێری نەکردووە ئەوە لە سینەمای کوردیشە لەم کوردستانی خۆمان لە سلێمانیە فیلم کراوە برادران باسییان کردووە نازانم من زۆر ئاگام لێنیەوە فیلمەکەشم نەبینیەوە چونکە لە دەرەوە بووم لێرە نەبووم تا لە هۆڵا بیبینم و تا ئێستا شۆکو لینکەکەی نەمبینیەوە ئەوە یەکێکە لەو کێشانە تۆ کە تێچوێکی زۆری بۆ خەرجەکەیت
ئەڵی با کامیرەی باش بێت، با ستافی باش بێ، با ئەکتەری باش بێ. ئەمە ئێستا هەموو یەکە بە یەکە خاڵەکان باسێکم کە ئەمانە ئەڵەیت پاری باشیانە دەیتێ، ئەی بەڵام تۆ ڕێژەی بینەرت لەو جێگەیە چۆنە لەو جوغرافیایی کە تۆ نمایشی تیاکەی. تەنانەت باەما وەکو کورد نەڵێن، بەڵام وەکو لە ئەمریکایە بۆ نمونە فیلمی وارۆڕۆردی کیڤن کۆسنەر تێچوویەکی زۆر زۆر زەبەلاحی تێچوو، بەڵام تێچۆکەی خۆی نەگرتەوە لە کاتی نمایشە کە لە ئەمریکایە هەموو شارێک با نەڵێ هەموو شارێک هەموو شارۆچکەیەک ناحەیەک سینەمایەکی تایە کە سینەماکە بۆ خۆی چەند هۆڵێکی تایە. ئەمە هەموو شارۆچکەیەک تەسەورکە. اینجا وەرە تۆ لە هەموو شارێکە هەر گەڕەکێک سینەمایەکی تایە بە چەند هۆڵێکی نمایش. وە کاتێک کە فیلمێکی تازە ئەگەر باش بوو کەوتە بازاڕەوە بەلای کەمەوە فیلمەکە ئەگەر باش بێ سەرەی بۆ گیرێ. جاری وایە فیلمێ لە هەفتەی یەکەمە پارەکەی خۆی و بە قاڵانجۆ دەرێنێت. بۆ تۆ وەرە تۆ سێرکە 50 ویلایەتە، 50 ویلایەت چەند شارە و چەند ناحەیە، ئەمە هەمووی پارە ئەگرێتەوە بۆ فیلمە. بۆیە لە ئەمریکایە کە هەر لە هەفتەی یەکەمە زۆربەی فیلمەکان پارەی خۆیانە گرنەوە خێری شەکەن. بەڵام تۆ وەرە فیلمی کوردی لەکوێیە جێەکەی لەکوێیە نمایش یەکەیت. ئەوەی کە من ئێستا ئاگام لێبێت لە هەموو کوردستانی گەورەیە فیلمی کوردی لە کوردستانی باشوور نمایشەکرێت. لە کوردستانی باشوور دوهۆک زۆر کەم، هەولێر تۆزێ لە دوهۆک باشتر، کەرکووک هۆڵێکی سینەما هەیە. ئایا هۆڵێک هەیە سنتەری ڕۆشنبیری ئەوە جارجار فیلمیتیان نمایشەکرێت؟ ئایا هۆڵەکە جاری وایە بۆ مناسەبات و بۆ بۆنەی تریش بەکاردێت؟ ئێوە ناتوانرێ فیلمیتیان نمایشکرێت. دوو هۆڵ هەبووە ڕاگیراوە. ئەمە کێشەیە، ئەمە کێشەیە. تۆ لە کەرکووکش کەواتە با بڵین هۆڵت نییە فیلمیتیان نمایشکرێت تا بینەری بۆ بێت، کەواتە هەیە و نییە هەمووی لە سلێمانیە. لە سلێمانیش دوو جێگەیە سنتەری ڕۆشنین سینەماسەتی و لەگەڵ سینەما سالم. ئەم دوو جێگەیە هەیە. ئایا ئەم دوو جێگەیە تێری شارەکەکات؟ ئایا ئەم دوو جێگەیە گەر دوو فیلمی باش لە یەک کاتە نمایشکرێن، سێ فیلمی باش لە یەک کاتە نمایشکرێن، هەر یەکەی هۆڵی بۆ خۆیەوێت، ئەی تۆ فیلمی تریش هەیە، ئەمە ستی سینەماوە بزان 4 هۆڵی هەیە بەس فیلمیتیان نمایشکرێت، چۆن ئەکرێت؟ ئەمە هەمووی ئەبێ بە کێشە. اینجا بۆیە ئەو فیلم سازە ئەبێ جارێ پێش هەموو شتێک ڕەچاوی ئەوە بکات لە کوێیان نمایشەکە وە فیلمەکە چۆنەکرێت، وە چەندێ پارەی بۆ دێت و چەندێ پارە ئەگرێتەوە. ئەمانە هەمووی ئەو کێشانن کە لە بەردەم ئاستەنگی بازاڕی سینەمای کوردین. اینجا بۆیە مایکرۆ بەجەت بە بۆچوونی من زۆر 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 بۆ فیلمی کوردی، بۆ گەشەی فیلمسازی کوردی پێویستە. وەکو وتم زۆرێ لە برادران ئەڵێن با فیلمەکانمان پارەی باشی لە پشتۆ بێ، بەڵام ئازیز خۆیمەش حەزەکەین پارەی باشی لە پستۆ بێ، بەڵام لە دنیاشە هەر بووە زۆربەی فیلم سازەکانی دنیاش لە مایکرۆبەجەتەوە دەستیان پێ کردووە، لە فیلمی با بڵێن تێچووی کەمەوە دەستیان پێ کردووە. زۆربەی فیلم سازەکان ئێستا توانم یەک ریز نمونەتان بۆ ێنمەوە، بەڵام وەکو وتم جاری وایە فیلمێک تێچوویەکی زۆری بۆ خەرجەکرێ، بەڵام دەرامە داهاتەکەی ئەوە نییە بێتەوە جێگەی. ئەوە لە فیلمی جیهانیا بۆ و لە فیلمی هندستانی شابۆ بۆلیوت شابووە. فیلمیش هەیە بە داهاتێکی بە تێچوویەکی زۆر زۆر کەم، بەڵام تەسەور نەکراوە دوایی داهاتێکی زۆر زۆر گەورەی زەبەلاحی دەستکەوتووە. بەڵام ئەم مایکرۆ بەجەتە بۆ سینەمای کوردی زۆر زۆر زەرورە. فیلم سازی کورد ئەبێ پشت بەخۆی ببەستێ بۆی لەسەرم ستایلە یشکات. ئێمە پێویستمان پێێتی. بۆ نمونە با من شتێک بڵم، زۆربەی جار فیلم لە چی کاتێکەوە بەردێت، لە چی کاتێکە بینەری باشە بێت و لە چی کاتێکە پێویستە فیلم دروست بکرێت. بۆ نمونە ئێستا ئێمە لەم ماوەیە تووشی با بڵین سینەمای کوردی تووشی قەیران بوو، بڵین نانە بڵێن تووشی بێموچەیی، خەڵکی کوردستان تووشی بێموچەیی بوو. لەم بێموچەیە بژێوی تێکچوو کۆمەڵێک کێشەی زۆر گەورە بۆ میلەتی کورد بۆ باشوور دروست بوو. کێشەکان زۆر گەورە بوون، یعنی تۆ تەسەور نەکەی
بودجە کە نابێت با بڵێن موچە کە نابێت یا دەرامەت کە نابێت دەرامەت کە خراپە بێ بازار کە خراپە بێ شەڕی براکوژی ئەبێت کێشەیەکی گەورە کاتێک کە ئەبێت کاریگەری یەکسەر لە میلەتە میلەتیش پێویستی بەوەیە دەرچەیەک هەبێت بۆ ئەوەی و لە ڕووی سایکۆلۆجیەوە لە ڕووی باری دەنووریەوە هەناسەیەک بات پێویستی بەوەیە فیلم لەو کاتەیە زۆر زۆر پێویستە بە بەرهەم بێت و فیلم فریای بینەر بکەوێت ئەمە کێشە گەورەکەیە فیلمی کوردی توانیوێتی لەو کاتانە فریای بینەر بکەوێت یەک دقەیەکە گە ڕێگەم بن ئەوە لە بەرەوەی هەر خۆمەمە بێ ئاگام لە دەرهێنان و ئاگام لە نامە و ئاگام لە کێشەکانی تریش بێت اینجا تۆزێک پێویستم بە یارمەتیتان هەیە یەک تۆز مەجالێکم بنێ دەرفەتێک بەڵێ میلەت پێویستی بەو دەرچەیە پێویستی بەو ڕێگەیە کە بتوانێ هەناسەی خۆی بە هەناسەیەک بات ئەویش چۆن بێ ئێمەی فلیمساز لەو کاتانە بین فیلم لەسەر ئەو تەنگە گژە و لەسەر ئەو کێشانە دروستکەین کە میلەت پێویستێتی بەڵام چەند فیلمسازی کوردی ئێمە هاتووە لە کاتی ئەم بێ موچەیە فیلمی کردبێت فیلمی کردبێت کە با بڵین میلەت تەسکینی پێهات بێ میلەت هەستی بە مرتاحی و ئاسوودەیی کردبێ لە ڕێ ئەو فیلمانەوە چەند فیلم هاتوتە بەر ئێمە تا ئێستا بۆ ئەم بێموچەیە ئەوەی کە من ئاگام لێ بێت بۆ ئەم وەزع فیلمی هیچ و فیلمی منهۆڵم بینی وابوون یعنی باسی لەو کێشانەی میلەتە کرد بەڵام ئەی فیلمەکانی تر ئایا توانیان بێن باسی ئەوەی کێشەی ڕۆژانەی میلەت بکەن ئەمەمان نەبووە اینجا بۆ ئەوەی ئەمە دروستکەین پێویستمان بەوەیە پشت بە مایکرۆبەجەت بەستین پشت بە سیستەمی تێچووی کەم ببەستین بەم تێچووی کەمە ئێمە ئەتوانین لە هەموو ئانوساتێکە لەگەڵ میلەتا بین پێ بە پێی میلەتا بڕۆین بزانین داخوازیەکانی میلەت چییە ئێمەش فیلمەکانمان لەو کاتەوە بەربێنین و لەگەڵ میلەتا بڕۆین و لەگەڵ میلەتا بژین و تەنانەت ئاراستەی داخوازیەکانی میلەت بکەیت داخوازیەکانی میلەت بە ئەکادمی بکەیت بۆی وابێ میلەت بتوانێت لەو ڕێوە شان بەشانی ئەو چارەسەری کە فیلمسازی کوردی دروستیەکات میلەتش سوودی لێ ببینێت با بزانم کاک بڕیار پرسیارێکی وابزانم ئایا چۆنێتی ترێلەری فیلم تا چەند گرنگە لە ڕاکێشانی بینەر بە هۆڵەکانی سینەما هاوڕێ بڕیار تاوان یەکێکە لە سینەماتۆگرافە دەستڕەنجینەکانی بواری فلیمسازی خۆشە کە باسی ئەماکات کاک بڕیارجان ترەیلەر هەر بۆ خۆی وانەیەکی تایبەتی ئەوێ کە بزانین چۆن ترەیلەرێک دروستکەین وا بکەین بینەر پەرچێشکەین بۆ ناو هۆڵەکانی سینەما چونکە ترەیلەر ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکی هەیە لە دابینکردنی بازاری فیلم لە ناو هۆڵەکانە بینەر لە ڕێی ترەیلەرەوە زانێ فیلمەکە لە چی ئاستێکایە دوایەوە ئەگەر پرسیارەکەی بەڕێستانەوەیە چۆنیەتی ترەیلەر لە هەڵبژاردننی ئەو گرتانەیە ئەو دیمەنانەیە کە تەنانەت گەلێ جار ترەیلەر بۆ خۆی دەرهێنانێکوێ ترێلەر بۆ خۆی جارێکی کە سینناریۆ نووسینێکی کەی ئەوێ بۆ فیلمەکە بۆی بزانی دیمەنەکان مۆنتاژ چنین ئەبێ کەسێک بێ زۆر زۆر شارەزا بێ بتوانێ شارەزای بواری بازاری فیلم بێت بۆ ئەوی بزانێت چۆن دیمەنەکان هەڵەبژێرێ چۆن گرتەکان هەڵەبژێرێ و بە دوای یەکە چۆن دایەنێ بۆ خۆی ئەویش فیلمێک دروستە بێت یعنی بێ بە کورتە فیلمێک ئەبێ بە شتێک وا لە بینەر بکەیت دوای ئەو کورتە فیلمە نەک تۆ بابەتەکەی پێبی ئەوەی کە لە فیلمەکەیە ئەسڵن ئەبێ هەدەفەکە لە ترەیلەرە ئەوەیە کاتێک کە بۆی دروستەکەیت و بینەر ئەی بینێ وا لە بینەرکەیت
کە بە مشتاق بێت تەواوی فیلمەکە ببینێت. ئەمە زۆر گرنگە وا لە بینەرکەیت هەوڵدات تەواوی فیلمەکە ببینێ پەلکێشیکەی بۆ ناو فیلمەکە. ئەمە یەکێکە لەو خاڵانی کە زۆر گرنگە، بەڵام ئەویش پسپۆری تایبەتی ئەوێ بۆ دروستکردنی ترێلەر. اینجا ئایا کاک بڕیارجان منم پرسیارە لە بەڕێستانەکەم، تۆ ئەو فیلمانی کە لە کوردستان بینیوتە ترەیلەرەکانیان یان ئەو فیلمانی کە ئەی بینیت ترەیلەرەکانیان چەندتوانیوێتی ئەم ئامانجە بپێکێت؟ ئەوە منم پرسیارە لە بەڕێستانەکەم لەوەی بەڕێستان زیاتر ئاگاداری ترەیلەرش بیت. بابێمەوە سەر بابەتەکەی خۆمان. وەکووتم هەنێ فیلمەیە تێچوێکی زۆر کەم بووە، تێچوەکەی زۆر کەم بووە چونکە بە مایکرۆبەجەت کراوە، بەڵام لە هەمان کاتە دوای داهاتەکەی زۆر زەبەلاح بوو تەسەور نەکراوە. بۆ نمونە با ئێمە ئەم ترسە لە لای خۆمان بڕێوێنمەوە، گەلێ جار خەڵکێکی ئێمەیاڵێ بە نسبەت ئێمەی کوردەوە چۆن بتوانین پێش هەموو شتێک منەمێ بە ئەمە بەرچاوڕوونێ بخەمە بەرچاوتان. بۆ نمونە فیلمەکانی بروسلی، فیلمی ڕێگای ئەژدیها کە لە 1970 بزانم 1970 کراوە، 85 ملیۆن دۆلاری لە سەرانسەری جیهان بەدەستهێناوە، 85 ملیۆن. بەڵام بودجەی ئەم فیلمە چەندێک بووە؟ 130,000 دۆلار بووە. 130,000 دۆلار لەکوێ؟ 85 ملیۆن لەکوێ؟ کە 65,000 دۆلاری بەس بۆ بەرهەم بۆ بەرهێنەرەکە گەڕاوە تۆ دراوە بۆ ئیتر ئەو دوایی خێر بووە. تەسەورکەن، یعنی نەک بڵێن خێر بووە، یعنی پارەکان تریشی 130,000 لە 85 ملیۆن دەرکە. فیلمی ئینتەر دە دراگن ئەوەش لە 1970 265 ملیۆن دۆلاری لە سەرانسەری جیهان دەستکەوتووە، بەڵام 850,000 دۆلار با بڵێن بودجەکە تێچۆکەی بووە. فیلمی پرۆژەی جادوگەری بلێر لە ساڵی 1990 نزیکەی 60,000 دۆلار تەکلیفی کردووە، بەڵام 250 ملیۆن دۆلاری گرتووە. 60,000 ینی 6 دەفتەر، کە ئێستا لای هەنێ برادر بڵێ 6 دەفتەر 6 دەفتەر چییە بۆ فیلمێک؟ لێرە لە کوردستان منەمەند بیستووە، بەڵام فیلمیشمانەی وابزانام هیچ فیلمێکمان 6 دەفتەر کەمتری تێنە چۆمی لەسەرەوەیە. فیلمێکی دیکەی سەرکەوتووی کەمبوجە فیلمی چالاکی پارانۆرمال لە ساڵی 2007 کە بودجەکەی 15,000 دۆلار بووە، یعنی دفتەرونیەکەواڵێن، بەڵام فیلمەکە زیاتر لە 190 ملیۆن دۆلاری دەستکەوتووە. فیلمی قورجی قوڵ کە ساڵی 72 بەرهاتووە بەست 22,000 دۆلار و نیو، یعنی 22,000 دوو دەفتەر و نازانم چەندێک بۆ مەسرەفەکەی، بەڵام داهاتەکەی 600 ملیۆن بۆ. ئەمە مشت و مڕێک لەسەر 600 ملیۆنە هەیە، هەنێکەڵێن نەخێر 600 ملیۆن نەبوو، کاکە با 100 ملیۆنی دەستکەوت بێ، با 600 نەبێ، بەڵام تۆ 22,000 و نیو بڵێ 23,000 تێچۆکەی بۆ، بەڵام 100 ملیۆنی گرت بێتەوە ئاخ زۆرە. فیلمی مادماکس زۆرمان لەوەیە بیستمانە فیلمەکە تێچۆکەی 200,000 دۆلار بووە، بەڵام زیاتر لە 100 ملیۆن دۆلاری دەستکەوتووە. دوایەوە سێ فیلمی دیکەی بە دوایە هاتووە مادماکس، بۆ ماوەی 20 ساڵ ڕیکۆردی کتێبی گینز بووە بۆ زۆرترین قازانجی فیلم. تەسەورکەمە یعنی آخر 200,000 ئێمە ناڵێن بۆ ئێمەی کورد زۆرە، بەڵام لە چاو ئینی فیلمسازی دنیاە ئەو زۆرە نییە، ئەو بە تایبەتەوەن کەمپەنی لە پشتیانەوە. ئێستا من فیلمی کەمتریشتان پێڵم کە فیلمی خەڵک بەتەنها خەڵک خۆیان بووە، فیلمەکەی سیلڤەرستار ستالون، فیلمی ڕاکی کە ئەوی ملاکەمەکە 1 ملیۆن دۆلار مەسرەفی بووە، بەڵام دوایی 225 ملیۆن دۆلاری گرتوتەوە. بەهۆی ئەو فیلمەشەوە سیلڤەرستار ستالون سەرکەوت بە هەموو دنیاە و ئیترسە لە هەموو دنیاە مەشهورە. فیلمی هاڵەوین بە بجەی 325,000 دۆلار بەرهەماتۆ، بەڵام 70 ملیۆنی گرتوتەوە. فیلمی ناپلۆن داینامیت وابزانم 400,000 دۆلاری تێچۆ، بەڵام داهاتەکەی گەشتۆتە 46 ملیۆن. فیلمی ئەهریمەنەکانی بەریتانیا نمونەیەکی سەرکەوتووی
ئەم دوایە فلیمی گرانبەها و کاریگەرە تایبەتیەکانە بۆ سینەمای سەربەخۆ کە کەمترین بودجێ خواردووە $500,000 بەڵام داهاتەکەی ئەڵێ 4.188.730 ئیتر ئەوە ئێوە بزانن چەنە لە باکس ئۆفیسە 4 نازانم چەنەکە لە ڕووی مەسلەی با بڵین مایکرۆبەجەت تێچووی کەم دوو خاصێتی هەیە دوو خاصێتە بێ دوو تایبەتمەندی هەم دوو تایبەتمەندی ئێمە بێ باسی بکەین یەکێ لە تایبەتمەرکان دروستکردنی متمانەیە یەکیانش دەستکەوتی داهاتە داهاتێکی زەبەلا و کۆمانی کە باسم کردووە بەڵام هەنێ فیلم بۆ دروستکردنی متمانە بووە متمانە هاوڕیان متمانە یەکێکە لە چەمکە سەرەکیەکان باوەڕتانە بێگە لە جار لە پێش بارەژەوە دێت لە پێش دەستکەوتی داهاتەوە دێت بۆ نمونە فیلمێک دروستەکەی با پارەکەی باش بێ بەڵام مەگەر فیلمەکە وا نەبوو کەمپەنی وە بەرهێمەنەکان بەدڵیان بێت معنەوەیە متمانەکەت دابەزی متمانەیان پێت نەکرد متمانە بەنگلیزیەکەی پێڵێن کرێدت لە هەموو بوارێکە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئۆسترالیا و کەنەدا ئەخوات لە هەموو وڵاتێکە یعنی ئەو کەسە ئەبێ متمانەیەکی تەواو بۆ خۆی دروستکات متمانە چییە؟ زۆرێک لەم فیلم سازە کوردانی ئێمە ئێستا ئەو نە فیلمی باشیان کردو یان نواندنی باشیان کردووە هەر بۆ خۆی دەرهێنەرێ کاتێک کە دێت ئیشێکە کات یەکسەر ئەو فیلم سازە ئەو کەسە ئەو ئەکتەرە ئەو کەسە بانگەکات ئەڵێ وەرە چونکە بۆ متمانی پێێتی کۆمەڵی ئیشی کردووە جوان بووە جێی دەستخۆشی بوو ئەمە وای لێکات ئەو کەسە متمانی دروست کردووە جا لەو وڵاتانەش متمانە زۆر زۆر گرنگە ئەم مایکرۆبەجەتە بۆ زۆرێک لە فیلم سازەکان متمانەی دروست کردووە فیلمێکی باشەکات بە تێچوویەکی زۆر زۆر کەم بەڵام متمانەیەکی گەورە دروستەکات دوای لێدێ کەمپەنی بەرهەمێنەکان بانجەکەن کاکە وەرە تۆ دەرهێنانمان بۆکە کاکە تۆ وەرە سینناریویەکمان بەرێ کاتێک کە سینناریویەکە بات کەمپەنی وە بەرهێنەکە زانیم کەسە خێری لێکات یەکسەر یان کەمپەنی بڵاوە پێکە دیستریبیوشن ئەوانش دێن سەیری ئەو کەساکەن بزانن چەنێ داهاتی چەنێ سوودی لێ ئەبینن بۆیە یەکسەر دێن پشت بەم کەسا بەسن ئەڵەن کاکەوەرە پێشەوە ئێمە تۆمانەوێت بۆ نمونە لە ڕووی متمانی کەمپەنیەکان فیلمی بەناوبانگی ئێل ماریاچی ساڵی 1992 کە دەرهێنەر ڕۆبەرت رۆدریگز بە بودجەی $7,000 بە $7,000 فیلمێکی وەبەرێنە بەڵام لە لای ڕەخنەگرەکانەوە سەرکەوتنێکی ڕەهای دەستکەوت و لە ڕووی بازرگانی و زانیاریم لا نییە چەنی دەستکەوتووە بەڵام بەهۆی ئەم فیلمەوە ئەم دەرهێنەرە ڕۆبەرت رۆدریگز متمانەی ڕەهای کەمپەنیە زەبەلاحەکانی وەدەستێنا و کەوتە ناو بواری سینەماوە یعنی با فیلمسازی کوردی ئێمەش بیر لەوە بکاتەوە بە بودجەیەکی کەم فیلمێکی باش دروست کات ئەگەر فیلمەکەی پارەی باشی نەگرتەوە بەڵام با متمانەی کەمپەنیە جیهانیەکان دەست بەدەستبێنێت ئەوەش لە ڕێی فیستیڤالەکانەوە کاتێکە فیلمەکانە ڕابوو فیستیڤالەکان هەنێ فیستیڤال هەیە کە بە پارەن زۆربەی فیستیڤالەکان فیستیڤالە گەورەکان کە بە پارە چیتە ناو فیستیڤالەکەەوە بەڵام هەنێ لەو فیستیڤالانە نوێنەری کەمپەنیە زەبەلاحەکان لەوەیە نوێنەری کەمپەنی بڵاوە پێکەری فیلمەکان لەوەیە ئەمانە کاتێککە فیلمەکە دەبینن یەکسەر هەوڵەدەن پەیوەندی پێوەکەن بۆەوەی وەرە بۆ کەمپەنیەکەی ئێمە ئیشکە یان کە سینناریویەکی کە تەبێتە بەردەستیان ئەوان ئەڵێن وەرە تۆمانەیە چونکە لەو فیستیڤالە بینیتان کەواتە تۆ بەو $7,000 بەو کەمترین بودجەیە هیچ نەبێتوانی متمانەیەکی گەورە دروستکەی لە لای ئەوان لە لای ئەو کەمپەنیە جیهانە ئەمە زۆر زۆر گرنگە هەروەها لە ساڵی 2004 فیلمی دۆکۆمنتاری فیلمی دۆکۆمنتاریش بۆی کەس نەڵێ بە فیلمی دۆکۆمنتاری پارە پێیان ناکرێت نەخێر پێیاکرێەوە لە 2004 فیلمی دۆکۆمنتاری تارنیشن بودجەی $218,000 بووە بەڵام داهاتەکەی $120 ملیۆن بووە ئەمە فیلمێکی داکۆمنتاری بەڵگە مێژووی یعنی فیلمی بەڵگەیی ئەمە کەواتە کەس نەڵێ ئەوە نییە یا فیلمی مۆبایلیش بەڵێ لە ساڵی 1998 یەکەم فیلمی لە ساڵی 2007 بووە لە فیستیڤاڵی فیلمی تریبیکا بۆ یەکەم جار یەکەم فیلمی
مۆبایلی نمایش کرد کە بە مۆبایل گیراوە سینەماکاری پێشەنگی هۆڵندی سیرۆژ فرێش فیلمەکەی گرتووە کە ماوەی هەفتا خولەک بووە بە ناوی بۆچی کەس پێی نەگوتم لە ئەفغانستان بەم ئاڵە بۆچی کەس پێی نەوتم ئەفغانستان کە بەم شێوەیە خراپە ئەڵێ بە $200 فیلمەکە مەسرەفی فیلمەکە بووە بەڵام بە مۆبایلی شارپ کە ئەو کاتە شارپی 903 وابزانام شتێکی وایە من نەمدیەوە مۆبایلە کە ئەڵێ کوالەتی کامیرەکەشی 3.2 میگاپیکسل بووە تەسەور کە باشش نەبووە بەڵام شوهرەتی پێپیا کرد دەرێنەرەکە متمانەیەکی گەوری گیانی پیا کرد و کەوتە ناو بواری فیلمسازی گیانیەوە اینجا بۆ نمونە باشتێکی کەشتان پێ بڵێم کەس نەڵێ کەس بە فیلمی بودجەی کەممە مایکرۆ بودجە دروست نابێن نەخێر زۆرێکمان لەوانە کریستۆفەر نۆلان فیلمی فاڵەوینجی کرد کە بە بودجەی 3000 پاوەند بووە بەڵام کریستۆفەر نۆلان ئێستا ئەو کەسەیە کە ئێستا ئێمەیناسین کەوە دەستپێکی بووە بە 3000 پاوەنەوە یعنی کەس دڵی خۆی لەوەیە هین نەکات بڵێن نەخێر ناکرێ و یان زۆر قورسە و یان چۆن بێت و ئێمە بە تێچووی کەم بیکەین نەخێر ئەتوانرێ بکرێت بۆ نمونە من ئێستا هەنێک لەو فێرخوازانی کە لەگەڵمان ئەم ماوەیە من چەند وەرکشۆپێکم کرد لە ماوەیەکی لە وەرکشۆپەکان کە لە کوردستان لە کەرکووک کردم یەکەم خاڵ کە من سەرنجم خستە سەری و بە هەمویانموت باسی هینم کرد باسی ئەوەم کرد کە فیلم دروستەکەی یەکەم شت باید دایالۆجی زۆر کەم بێت چونکە تۆ ئەمەیە بە تەسویر پێم بڵێتەوە بڵێ چی دوایەوە پێش یەکەم شت ئەوە بووتم کە بیر لە فیلمەکەنەوە هەوڵدەن تێچوێکی کەم بێت تێچوەکەی زۆر کەم بێت چونکە تا تێچوەکەی کەم بێت تۆ ئەتوانی فیلمکەی بەڵام ئەگەر بیرت لەوە کردەوە پارەی زۆر بوو پارە لە جیفانتان نییە چۆنێکیت وە چێش سقت پێکا پارە بخاتە ناو فیلمەوە بۆ تۆ چی بازرگانیەکەی ئەمڕۆ پارە بخاتە ناو فیلمەوە کەم بازرگان بیر لەوە کاتەوە هەر بیری لە ناکاتەوە اینجا بۆیە ئەبێ زۆر بە حەزەر بن لەوەی کە فیلمەکانتان چەنی ئەوێت چەند هەوڵ دەیت کەمترین تێچووی تێبچێ سامە و خاڵانەتان بۆ باسەکەم بەڵام حەزەکەم برادران زۆریان نامیان نردووە با نامەکانیان بخوێنمەوە کاک بڕیار وە بزانم وەڵامی ئەوەی منە ترێ بەشێکی زۆر ئەڵێ ترەیلەری بەشێکی زۆر لە فیلمە کوردیەکان وام لێ ئەکات کە ئارازووی نەچوون بۆ هۆڵەکانی سینەما بکەم کاک بڕیار وەکو باسم کرد خۆ تاگال لێ بڕوونکردنەوەکەم چی بوو ترەیلەر زۆر گرنگە باوەڕت هەبێت ترەیلەر نەک یعنی ئەڵێم هەمووتان باوەڕتانەوەی ئەمە بنەمای ئەمە بەدەست ئێمە نییە ترەیلەر وەکو بازرگانی فیلم وەکو ئابووری فیلم وەکو بازاڕی فیلم یەکێکە لە پێگە سەرچیەکانی فیلمەکە بە ترەیلەر ئەتوانیت بڕی بینەر ڕاکێشیتە ناو هۆڵەکانەوە هۆڵی فیلمەکە و بێن فیلمەکەت ببینن زۆر گرنگە ترەیلەر اینجا دەستەکان و خۆش بۆیە من پرسیارەکەم ڕوو لە جەنابی شت کرد وتم تۆ توانی وەڵامی ئەمەشم بیتەوە کاک هەریات کە یەکێکە لەو فێرخوازانم دەمێکە لە فیلم سازان لەگەڵ مای و هاوڕێکی ئازیزمە ئەڵی گەندەڵی بواری سینەماشی گرتوتەوە وەک قۆڕخکاری و نەبوونی کەسی شیا و بەکارهێنانی پرۆژەی سینەمایی بۆ پارە خواردن سینناریۆی فیلمەکە هەرچەند بەهێز بێت ئەکتەرێکی لاواز فیلمەکە وێرانەکات من پێم وایە کێشەی ئەکتەر و نواندن کێشە گەورەکەی سینەمای کوردیە کاکە هەریات جان تۆزێکی کە ئەچمە سەر ئەو بابەتە ئەوت بۆ باسەکەم ئەوە بێتە وەڵامی ئەم هینەت یەک تۆز سەبرم لەسەر بکەین کاک بڕیارەڵێت تەنیا لە فیلمی کەمبوجەدا پێویستە چۆن پارەکاندا بەش بکرێت بەسەر قۆناغەکانی فیلم سازیدا پێش بەرهێمێنان و بەرهێمێنان و دوای بەرهێمێنان ئاخر کاک بڕیارجان فیلمی ئەو فیلمانەی کە بە مایکرۆ بەجەتەکرێت بە تێچووی کەمەکرێ چونکە ئێستا خاڵەکانی باسەکەم ئەو خاڵانە چین بۆی فیلمی کەم تێچووی کەم مایکرۆ بەجەت بکەیت ئەو خاڵانە واد لێ ئەکا ئەبێ زۆر دەستی پێوە بگری و حەقی کەسیش نەخۆی ئەو خاڵانەیە ئەوەیە بنەما سەرێکیەکەی فیلمی
مایکرۆ بەجەت. بەڵام تۆ لە فیلمی ئەوانەی کە با بڵێن حزبێک لایەنێکی سیاسی یان کەمپەنیەکی وەبەرهێنان پارێکی زۆر هەڵە ڕێژێ ئەوە لەوێکەوێتە پارە خواردن و گەندەڵی لەوێەوە دەست پێکا و ئەو کێشەی کاکاریا دش باسی کرد لەوێەوە کێشەکان دەست پێکە. با بزانم کاگلالۆ ئەڵێ سڵاو لە ئوستازی خۆ قوربانت بم کاکە لالۆجان بەرهەمەڵێ دراما تۆرگ بە کێشەی سەرەکی فیلمی کوردیە بینم. کاک بەرهەمجان ئێمە لە بواری فیلمسازی کوردیە کۆمەڵە چەمکی تریشەیە کێشن هەر دەراماتۆرگ نیە کۆمەڵی کێشەی تر چەمکی تر هەیە بوونەتە کێشەی سەرەکی بەڵام ئەوەی کە من باسیەکەم لێرەیە مەبەستمە پارە بۆ بە کێشەی زۆر گەورە زۆر کەس ناتوانێت ئیشکات لەبەرەوەی لە دەستپێکی سیناریۆ نووسینەکەیەوە بیل لە بودجەیەکی زەبەلا حکاتۆ ناتوانێت بیکات. ئێستا دێمە سەرەوە یەک تۆ سەبرم لەسەر بکەم با هیمکەم بچمە سەر بابەتەکانم کاکە لالۆ خەڵاتەڵێ مامۆساجان پرسیارێت چۆن بتوانین سیناریۆ فیلم یان کورتە فیلم بفرۆشین. بۆ سیناریۆ پێشبڕکەی جیانی هەیە بۆ نمونە لە شارەکەی من فیلم دادکەم هەبوو لەوێ سیناریۆت بۆ ناردیا بۆ هەنێ لەو فستیڤالانە سیناریۆ وەرەگرن سیناریۆکە ئەچێ بۆ کەمپەنی وە بەرهێنەرەکان ئەوان لەوێ سەری سیناریۆکە ئەکەن هەڵێ سنجێنن اینجا دێن بڕیارەدەن کە لێت بکڕنیان ناچۆنە بێت من بۆ خۆم بۆ بەشداری ئەو فستیڤالەم کردووە و پێشبڕکێیە چەند جارێک خەڵاتم هێناوەتەوە بەڵام کەس لی نەکڕیم کورتە فیلم یعنی با ئەو حقەتە بڵێم ئەوەیەکێکە لە کێشەکان اینجاوە پرۆسەیەکی زۆرە گەر بتوانین لە وانەیەکی کەیەوە بزانم کاک هاوڕێ ئازیزم فیلمساز کەی بەهار باسی شتێکی وای کرد لە وانەیەەکە با بێمە سەر بابم بێم بەلای کاک ڕۆژگار قارە لە دەست خۆش تۆ کەسێکی خەمخۆری هوەری کوردی قوربانتم کاک ڕۆژگارجان هاوڕێ ئازیزم کاکاروانە لە دەست خۆش و ماندوو نەبیت هاوڕێجان قوربانتم کارێکجان کاکە ئاودێرەڵێ ئایا مەرجە فیلمی باش تێچووی زۆری هەبێت کە پێویستی بە سپۆنسەر بێت وەکو لە پێشەکیە باسم کرد فیلمی باش هەیە کوردی شەی بۆ و لە فیلمە جیهانیەکان هەندی شێ و ئەمریکیشە بۆ تێچووی زۆر بووە بەڵام زیانێکی زۆر گەورەی بەرکەوتووە ئەوە هەیە من ناڵێم ئەبێ هەبێت بەڵام ئەگەر لە جێی خۆیان بە باشی خەرج کرێت بەڵێ ئەکرێ فیلمی باشی لێبەرهەم بێت. کاکە حەمەی عەلی ئەڵێ پێویستە هەمیشە پشت بە سیناریۆ ببەستین بەڵێ زۆربەی لە دەرهێنەرەکان هەمویان سیناریۆستەکان فیلم سازە جیهانیەکان ئەڵێن سیناریۆ ئێمە لە بێ لە سیناریۆ دەست بین کەسە تۆسێکی کاتمە سەرە و بابەتە کە باسی ئەەکەم کە چۆن ئێمە ئەبێ ئاگامان لە مایکرۆ بەجەت بێ. وەکووتم زۆربەی فیلم سازە جیهانیەکان لە مایکرۆ بەجەتەوە دەستیان پێ کردووە وەکو هاو ناوانەی کە هێنام یعنی تەنانە سلڤەستەر سالۆن زۆرێک لەوان لە مایکرۆ بەجەتەوە ینی بە بجەیەکی کەمەوە دەستیان پێ کردو دوایە بوونە بە فیلمسازێکی گەورە بە ئەکتەرێکی گەورە دوای فیلمی باش بە دوایە هاتووە چونکە بۆ ئەم چەمکە مایکرۆ بەجەت دووشت دروست دەکات متمانە یەکەم خاڵێتی کە متمانەی کەمپەنی و بەرهێنان و بڵاوە پێکەری بینەریش یعنی ها کەمپەنی و بەرهێنان و کەمپەنی بڵاوە پێکرد و بینەرش کاتێک کابینە فلانە دەرهێنەر فیلمەکەی باشە لەبەر دەرهێنەرەکە چێ بۆ سەری فیلمەکە فلانە سیناریۆ نووس فیلم نووس فیلمەکەی زۆر باش بووە لەبەر ئەوە چێ بۆ فیلمەکەی کەواتە ئەمە متمانە دروستکردنە لای بینەریش کەمپەنی بڵاوە پێکرد ئەوێت یەکسەرڵی من خێلە و دەرهێنەرابین خێڵ و سیناریۆ نووسا بینم کەمپەنی و بەرهێنەرەکانش بە هەمان شێواڵێنم یەکسەر ئیشی جوانە دوای دەستکەوتی مادی یعنی یەکەم شت متمانە دووەم دەستکەوتی مادی ئەمە هەمومانەزانین باشترین دەستکەوتی مادی ئەبێتە هۆی برەودان بە بەرهێنانی فیلمی زیاتر و زیاتر ینی تۆگە پارێکی باشە دەستکەوت کەواتە تۆ ئەتوانی فیلمی تر بە دوایە دروستکەیت
یەکسەر فیلمی تر بەتایبەت کەمپەنی وەبەرهێنەرەکان کە زانیان تۆ با بڵێن فیلمەکەت پارەی باشیە بوو دەستکەوتی باشیە بوو داهاتەکەی زۆر باش بوو ئیتر پشتت پێ بەسن و کەمپەنی وەبەرهێنەرەکان خێرە لێکەن و لەو قازانجی کە ئەیکەن ئیترشتی باشە خەنە بەردەست چونکە متمانەیان پێێتە و تۆش پارەی باشت بۆیان پێیا کردو پارەی باشەکە بێتە بناقی دروستکردنی فیلمی باشتر و زیاتر و زیاتر بۆ دروستکردنی فیلمێکی تێچووی کەم و گەشتن بە مەبەست ئەم چەند خاڵە زۆر گرنگە بیرۆکە و سینناریویەکی بەهێز کە مەودای خەرجی سنووردار بێت لێرەدا هەموو کەسێکمان هەموو فیلمسازێک ئەوێ مەبەستێک بپێچێت پەیامێک بگەێنێت هەڵباتە سینناریۆ لقوپۆپی هەیە بۆ پێکاتەی بابەتی فیلمەکە ئەم لقوپۆپانە پێکاتەی بابەتەکە ستراکچەری بابەتەکە من بۆ کوشەی ستراکچەر پێکاتە بەکارێنم دروستەکات اینجا ئەبێ لەوێەوە بی لە دانانی بنەماکانی پێکهاتە بە کەمترین تێچووە بکەین یعنی تۆ لە لقوپۆپەکەوە لە خوارەوە ئەبێ بی لەوە بکەیتەوە چۆن لەوێ بنەمای پێکهاتەکەت ستراکچەری فیلمەکەت بە کەمترین تێچوو بە کەمترین بودجە پارە وا بکەیت زیادە ڕۆیی نەکەیت ئەها من بۆ فێرخوازەکانم ئێستاگەر لەگەڵ ما بن لێرە زۆربەی جار کاتێک کە فیلمەکانیان نردووتمە ئەوەت زیادە ئەم زیادانە لە کاتی وێنەگرتنشا پێویست ناکات لەو کاتی کە تۆ دیمەنێک کەڵەبژێریت پێویست ناکات چونکە دیمەنەکە لەسرت وەختە بات خەرجی ئەبات و ئەکتەرەکەت ڕاکێشیت ئەو ڕۆژە ئەکتەرێک بە دیارتەوە ئەمێنێتەوە ئەمانە هەموو خەرجین اینجا بۆیە زیادە ڕۆیی لە دیمەنە زیادە ڕۆیی لە گرتەیەەکە زۆر زەرورە کەمی بکەیتەوە و هەم ئەو زیادە ڕۆیش تۆ بێ زۆر ئاگاد لێبێ هەرچیەکە دانا لە خزمەتی یەکەی بابەتی فیلمەکەت بێت بۆ ئەمەش بۆ نمونە لە قوپۆپەکە وکم بینە خوارەوە بۆ دیمەن ئێمە با لە دیمەنەوە دەست پێ بکەین بە یارمەتیتان با قۆمیاو بخۆمەوە کە دیمەن هەڵەبژێریت دیمەن لەسەر چەند خاڵێکی سەرەکی پێک دێت بۆنە هەموو دیمەنێک تۆجارێ هەرکان دیمەن سەردێڕی دیمەنەکە لە سینناریۆکە تانووسی ئەڵەی شوێن کوێیە جێگە داوای شوێنت لێکات داوای کاتت لێکات داوای شوێنەکە دەرەوەیە ناوەیە ئێمە کەواتا بێ لە شوێنەوە دەست پێ بکەین بۆ ئەوەی بودجەیەکی کەم ئەها پارەیەکی کەم تێچوویەکی کەم مایکرۆ بەجەتە بێ لە دیمەنەوە ئاگامان لێبێ لە شوێنەوە ئەلبەتە تۆ کە شوێنت دانا ئەبێ ئاگاد لێبێت جێگەیەک نەبێت ئەو جێگەیە کرێی بێت ئەمە یەکێکە لە شتەکانی بیمەی بێت یعنی تەمینی لێت بێت یان مۆڵەتی لێت بێت تەسەور نەکەیت جێگە هەیە داوای کرێت لێکات تۆ تێ هۆڵێ بگری هۆڵێک لە هۆڵێکە ئیشەکەت بکەیت لە بینایەکە ئیشەکەت بکەیت ئەو جێگەی داوای کرێت لێکە کە داوای کرێی لێت کرد معنای وایە پارەی لێتەوێ ئیتر کرێکە چەنە ئەوە خۆت حساب بکە 1000 دینار بێ بۆ تۆ زۆرە ئەی جاری وا هەیە ئەو جێگەیاڵێ کاکە من شتم لێرەداناوە ئەوە ئەبێت تۆ تەمینم بۆ بکڕیت ئەگەر هات و تۆ زەرێکت لێدا تۆ پارەت نییە بەڵام تەمینەکە با پارەکەم بۆ بات بیمەی بۆ بکڕە بۆ جێگەکە ئەمە لە کوردستانە نازانم هەیە یانە بەڵام من خۆم لە دەرەوە بینی ومە فیلمێکم تێچووی جێگە و هیچ شتێکم نەبوو بەڵام بیمەکە پارەیە زۆری لێم برد مەجبور بووم داوایان لێم کرد جێگەیان نادا پێم کەواتە تۆ بیا هەڵدی جێگەیەکە لەبژێری بیمەی بێت و مۆڵەت گەلێ جار هەنێ جێگە هەیە مۆڵەت پاری لێتەوێت اینجا مۆڵەتە دەنێ چونکە بۆ ئەو ڕۆژە با بڵێن پۆلیس دێ بۆ ئەو جێگەی جا دێت بۆگرێ بۆ نمونە تیمی ئاگرکوژێنەوە دێت تیمی فریاکەوتنی نەخۆشخانە دێت پۆلیس دێ ئەمانە هەمووی سێرەکەی تێچوویەکی لە تێچوویەکت لەسەرەکەوێت جاری وایە ئەڵەن بە پارەیە ئەمە با تۆ حسابی کوردستان مەکە یعنی وا حسابکە ئەم شتانە هەیە بۆ ئەو جێگەیەت ئەبێت جێگەیەک هەڵبژێری تێچووی نەوێت ئەمە یەکەم خاڵە
لە جێگەیە تۆ لەوێەوە ئەبێ دەست پێ بکەیت نێڵیت جێگەی پارەی تێ بچێت. اینجا با بینە سەر شتێکی کەم خۆی بۆ ئەو شتە لە ناو دیمەنە تۆ جاری وایە جێگەیە ئەکتەرە فیگەرەکانی ناو دیمەنەکەیە کەرەسەیە کاریگەری چێشمەیە ئەمانە هەمووی پارەن بەس جارێ باسی کارکتەر ناکەم دێمە سەر فیگەر ئەڵێ دێمە سەر کەرەسە تۆ لە ناو ئەو دیمەنەتە هەنێ شتت پێویستە بۆ نمونە داوای شتێکەکەی سێرەکەی بێ بڕۆی لە دوکانێک بەکرێ بێنیت هەوڵدە ئەو شتانە مێنە کە کرێ تێ بچێت هەوڵدە ئەو شتانە بۆ نمونە تۆ دارشەقێکی خستەخانەتەوە عربانەیەکی خستەخانەتەوە نەخۆشخانەتەوە پاڵمانێک یەکێ لەو شتانی کە ئەتەوێت سێرەکەی ڕۆژێک لە ماڵی بەرادەرێک تا بینیوتە ڕۆژێک لە جەیەکا بینیوتەوە لای خۆتۆ تێبینیانە بنووسە بۆی بیرت نەچێ بڕۆ لای ئەو بیهێنە بۆی نەچی لە جەیەکا بێنیت لەسرت پارەی بێ یان سێرەکەی کە ڕووی سێرەکەی کرێەکەی زۆر گرانترە تۆ لەوەی بڕی لە مەزادخانەیە بیکڕیت زۆر بەهرزان تەنانە جلوبەرگ ئەو جلوبەرگانە با جۆرەی ڕنگ کە هەڵێ بژێریت بە جۆرەی ئەو نەخشانەی سەری کە هەڵێ بژێریت جلێکی تازە بکڕی گرانە یا بڕۆی لە جەیەکا بێنی بەکرێ گرانە ئەتوانی بڕۆی لە مەزادخانە بە هەرزان دەست کەوێت بێنە و بەکاری بێنەوە اینجا شتی مەزادخانە توانی بڕووی کۆنەکان بێنی چونکە تۆ لە فیلمەکانە زۆربەی فیلمە کوردیەکانە بینم سێرەکەی ئەکتەرەکە جلێکەوەنە جوانی لەبەرە ئوتو کراوە قەدی نشکاوە بەڵام خۆی کرێکارە خۆی کەسێکە جلەکەی وا پێویستەکە شڕ و هوڕ ببێت جلەکەی وا پێویستەکە چڵکن بێت جلەکەی وا پێویستەکەەوە نەشۆراوە یعنی دەزوەکانی دەرکەوتووە ئەوە لە مەزادخانەیە دەستەکەوێت نەک تۆ بڕۆی بە تازەی بیدەیتە کرد ئەمە یەکێکە لە کێشەکان یعنی شتیشمانەیە لە کوردەواریە با بڵێن لە ماڵانە ئەی بینیت لای خۆت بینوسە دوای بڕۆ لە ماڵی برادێک تا و کەرەسەیە بێنە یان کاریگەری چێشمەی مەبسم چییە ئەو شتانی کە با بڵێم تەقینەوەیە ئاگرکەوتنەوەیە هەنێ شت هەیە پێویستی بەوەیە ئەگەر توانی بە سروشتی بیکەیت و لەسەر تێچووی نەبێت ئەوە زۆر باشترە بۆ ئەم جاندانی کارێگا ئەگەر خۆشت شارەزاییت هەبێ ئەوە باشترە خۆت ئەنجامی بدەیت بۆ یەکێک نێنی بۆت بکە و پارەی لەسەر بکەوێت یان هەوڵدا ئەو دیمەنەی کەی نووسیت ئەو شتانە لە خۆ دوور خەرەوە بۆ ئەوەی پارە لەسرت نەکەوێ یان هەنێکێ توانی بەدانانی دەنگ بۆ نمونەیەکێ لە فیلمەکانی ئەو فێرخوازانی ئەم ماوەیەم لە وەرکشاپەکە وتی مامۆستا وتم بۆ پێشانی نادەی کە کارکتەرەکە سیارە لێدایە شتێک وتی وڵای مامۆستا نازانم چیمانە وتم باش واز لەوە بێنە بڕۆ دەنگی ئیسۆپی ئەوە نیە سیارە ئیسۆپەگرێ و ئیتر دەنگ هەیە پم بام دەعانی کردووە و شت شکاوە و هاوار ومانە و دوایەوە دەنگی سیارەی پۆلیس و ئیسعاف دێ و لورەکەی ئەوانە بەکاربێنە ئیترەوە تەواو بە دەنگەتوانیەوە چارە سەرکەیت بۆ نمونە یعنی هەوڵدا یا خۆتی لە دوورخەرەوەشتانیان ئەگەر خۆتوانیت بیکە یا نەتوانی بەدەنگ یا بە هۆکارێک بە ڕووناکی بە شتێک ئەو پێداویستێ پڕکەرەوە فیگەر چییە؟ فیگەر لە ناو فرێمێکە شێوەی فیلمەکەتە تۆ ئەبێ شتەکانی پڕکەیتەوە اینجا فیگەر با بڵێن ئەو کەرەسانی ئەکتەر فیگەرە جلوبەرگ فیگەرە هەموو شتەکان ئەمانە فیگەرن یعنی هەموو ئەم شتانە گەلێ جار بۆی فیلمێک بەرهەم بێنیت بڕۆ ناو بازار پڕێتی لە بابەت و فیگەر و جێگە و هەموو ئەو شتانی کە تۆ ئەتوێت بۆ فیلمەکەت فیلمێکی پێ دروستکەیت تەنانەتەگە بە کامیری گەورانە بە مۆبایلەکەت بڕۆ ناو بازار بگەڕێ بەس ئایدیاکەت هەبێ ئایدیا بیرۆکە زۆر گرنگە بیرۆکە و سینناریۆت هەبێت ئەوەت هەبێ ئەتوانێت چیتە ناو بازار شتەکانتە دۆزیتەوە وەگەلێ جار یەکێ لە فیلم فێرخوازەکان وتیان ماموتی مامۆستا چوومە داوای پارەیان لێم کردووە سیستەمێکی کە هەیە لە فیلم سازیە ئەوە هاوڕێ ئازیزم سۆرانی وانەیەکی تایبەتی لەسەری وتەوە گەری لا فیلم ئەتوانی بڕۆی بەوە ئیشەکەت بکەیت نێڵی کامیرەکەت ببینن بەڵام کەس داوای کرێت لێ ناکە کەس داوای پارەت لێ ناکە مێڵە کامیرەکەت ببینن بەڵام ئەتوانی فیلمی تەواویشی پێ دروستکەیت کاک سۆرانی فترەیەکی زۆر لە بەریتانیا سینەماتۆگرافی
بۆ کۆمەڵی فیلم کردو وانەیەکشی وتۆتەوە لەم فیلم سازانەی خۆمان نەتوانن سوود لەوانەکەی ببینن باسی ئەوەی کردووە چەند فیلمێکیان ئاوا کردووە لە بەریتانیا چونکە لە بەریتانیا بۆ هەموو شتێک داوای پاراکەن کێشەیانی اینجا و لەوێ باسی کردو من لە ئەمریکا تووشم نەبووە چونکە بە حەزەر بووینەلەوە تووشم نەبووە لە کوردستان زۆربەی ئەم فێرخوازانم کە ئیشەکانیان کردووە تووشی ئەو کێشەیە نەبوونە ئەمە فیگەر اینجا دێمە سەر کارکتەر بەڵام با بزانم هاوڕێیان کیان شتێکیانەیە کاک ئاودێر ئەڵێ ئایا فیلمساز باشتر نییە تەماح بدەنە بازرگانە ناوخۆیەکان کە لە سپۆنسەری فیلمەکان نەترسن و بڕواان بۆ دروست بکرێت کە سیقە بەداهاتی فیلمەکان بکەن چونکە لەم سەردەمەی ئێستامانە بینەری فیلمە ناوخۆیەکان لە سینەماکانە گەشەیەکی باشی کردو ئێستا تۆزێکی کە باسی ئەوەت بۆکەم لە سینناریۆەوە ئێمە کاتێک کە تۆ فیلمی کەمترین تێچووی کەم مایکرۆبەجەتە نووسیت ئەبێ لە سینناریۆ ئاگاد لێبێت چۆن ئەو تەماحەقیتە بەر هەموو کایەکانی تریش ئێستا بۆت باسەکەم کاکاو دێرجان کاک ئەحمەد ناتقی هاوڕێ ئازیزم دیمانەت بەخێر کاک سەرکەوتی ئازیز کوورە دیمانەی تو 1000 جار بەخێر کاک ئەحمەد لەوەیە زۆر ئاگاداری ئەم بوارە بێت کە چۆن بتوانین ئێمە بەدەنگ چونکە کاک ئەحمەد ئەندازیاری دەنگە وە شارەزایەکی باشی هەموو کەرەسەکانی دەنگسازیە و لێرە چەندوانەیەکی زۆر تێر و تەسەلی وتۆتەوە اینجا بۆم کێشەی مایکرۆبەجەتە لەوەیە ئەو وەکو ئەزمموی خۆی لە ئۆسترالیا یان لە کوردستان پێشنیاری باشی هەبێت چونکە ئەزممونێکی باشی لە بوارەکەیایە حەزەکەم مەسەلە نێستا گەر بۆچوونێکەیە من لە خزمەتیان با بێمە سەر چەمکێکی کە بەڵێ کارکتەر من لە کاتی وەرکشۆپەکەمە بە فێرخوازەکانم وت هەتا ئەتوانن هەوڵدەن دایالۆگ کەم بێت یعنی ئاخافتن کەم بێت وتن کەم بێت بۆ کە تۆ گەر وتنت کەم بەکارهێنا بە سینناریۆ با بڵێن بە ڤیددیۆ بە وێنە پێم بڵێ ئەتەوێ بڵێ چی هەنێ جار فێرخوازەکانم ئاهاتن خۆیان باسێکە مامۆستا من مەبەستمەوەیە ئەوەیە ئەمود بە قوربانت بم ئەو فیلمم بۆ بنێرە بزانم ئەتوانیت ئەوەی کە پێ دوتم لە فیلمەکەیا پێم بڵیت ئەمە زۆر گرنگە یعنی تۆ ئەبێ بە تەسویر پێم بڵێ سینەما فیلم سازی یعنی قسەکردن نییە یعنی بە وێنە پێم بڵێ بە کاریگەریە دەنگەکان پێم بڵێ بە مۆسیقا پێم بڵێ ئەمە زۆر زەرورە کە ئیشتان لەسەر ئەم چەمکانە کرد ئەتوانی دەست بە پارەوە بگریت چونکە بۆ خۆت پشت بەوانە ئەبەستیت ئەتوانیت یعنی بە ڤیددیۆ بە وێنە شتەکانەڵیت اینجا ئەگەر بێت و کارکتەرت دانا کە ئەو کاتێک کە کارکتەر لە ئیشەکە تا دانی لە فیلمەکە تا دانی هەر لە بیرۆکەکەەوە کە بیرت لە کارکتەر کردەوە ئەبێ حسابی پارەی ئەکتەرەکە بکەیت ئەو ئەکتەرە چێە تۆ ئەگەر ئەکتەرێکی باشت هێنا دادنا داوات لە ئەکتەرێکی باش کرد ئەکتەرەکە داوای پارەیەکی باشە لێەکە بەڵام بیرت نەچێ هەر ئەو ئەکتەرەش گەلێ جار ئێستا پێڵم ڤیوەر یعنی بینەری باشی هەیە ئێستا بۆ نمونە من هەرچ فیلمێکی جاکی شان بێ سەیرێکم هەر فیلمێکی دەنزڵ واشنگتن بێ سەیرێکم تیڤن کۆسنەر بێ سەیرێکم بۆ ئەم ئەکتەرانە جیهانین خۆیان بینەریان دروست کردووە چونکە بۆ خۆی ئەو ئەکتەرە ناچێت ئیش لە فیلمێکا بکات ئەگەر فیلمەکە پێشتر سینناریۆکەی نەخوێنوێتەوە فیلمەکە جێ متمانەی نەبێ سینناریۆستەکە جێ متمانەی نەبێ و نەزانێ فیلمێکی باش دەرەچێت چونکە ئەو حسابی خۆیەکات چۆن ڕۆڵ ببینیە لەو فیلمە بۆ ئەوەی زیاتر متمانە بۆ خۆی دروستکە کرێدت بۆ خۆی دروستکات کەواتە وا لە منیشەکات هەر ئەو لەو کاتەشە ئەو ئەکتەرە بی لەوە ئاکاتەوە چۆن بتوانێت بینەری زیاتر بۆ خۆی ڕاکێشێت کەواتە منیش ڕاکێشە منیش لەبەرەوە سەیری فیلمەکە یەکەم سێرەکەم فیلمەکانی هەموو یەک بە دوای یەک جوانە کەم جار هەیە لەو ئەکتەرە جیهانیانە بۆ نمونە ئەمەی دەوری باوکی بینی ئەنتۆنیۆ هۆپکینس هیچ فیلمێکیم نەبینیوە خراپ بێت نواندنی
نواندنیم لە هیچ فیلمێکا نەبینی و خراپێ هیچ فیلمێکش کە ئەو ڕۆلی تیابینی بێ خراپ نەبووە بۆیە سەیری هەموو فیلمێکەکەم من هەر لەبەر نواندنش بێ دانیشمە دیارەوە هەر لە بەر نواندنیەوە تۆم هانکس هەر لەبەر نواندنی بێ بە دیارەوە دانشم هەم زۆربەی ئەو ئەکتەرانە کەواتە تۆ ئەکتەر زۆر ڕۆڵێکی گەورە ئەبینێن بۆ ڕاکێشانی بینەر بۆ دروستکردنی داهاتێکی گەورە بۆ فیلمەکەت بەڵام ئەگەر تۆ هاتیت بۆ ئەو فیلمەت وەکو مایکرۆ بەجەت بتەوێت ئەو ئەکتەرە بێنی داوای پارەیەکی زۆرە لێەکە کەواتە تۆ ناتوانێ بیکەیت کە تۆ پارەت نییە پێشتر وتمان تۆ بە مایکرۆ بەجەتی شەکەی تۆ پارەت نییە بتانی تێچووی یان مافی ئەو ئەکتەرە بیت بەڵام ئەتوانی بە ڕێگەیەکی کەتە چارەسەریکەیت ئەم ڕێگەیە ئەو گرێبەستەی کە ئەیکەیت لەبێ لەگەڵ ئەکتەرەکەیە ئەتوانی ئەکتەرەکە پشتێکی وە بەرهێنان بی بە ئەکتەرەکە بڵێ ئێستا من پارەکەت نادەمێ بەڵام پارەکەی تۆ مافەکەی تۆ دێتە ناو پشتی وە بەرهێنانەوە بە ڕێژە بە نزبە بە ڕێژە ئەم فیلمە ئەگەر پارەی گرتەوە چەندێ پارەی گرتەوە دوای حەقەکەی خۆمان خەرجی تێچووی فیلمەکە ئیتر دێن پستکەکان بەشەکەین بە گوێرەی ڕێژەی خۆت تۆ پارەی خۆت وەرەگری ئەگەر ئەمەد لەگەڵیا کرد ئەو بێت پارەی باش پێێنیتەوە و ئەویش ئەو کاتێک کە دێ بۆ سەیری دێ ئیش لە فیلمەکەی تۆکە سینناریۆکەت کا خوێنێتەوە ئەو کاتە ئەو بڕیارەدا ئەو پێتەڵێ سینناریۆکە چەند باشە چونکە ئەو شارەزایی هەیە ئەو شارەزایی ئەو لێزانانی ئەو وا ئەکات متمانەی بۆ تۆ دروستەکات کە سینناریۆکەت باشە اینجا لێرە کاکە ئەو دێر تۆ پرسیارێکت کرد و دەبێتە ماحێک بین بەڵێ لێرەوە ئەبێ ئێمە بۆەوە دەست پێ بکەین کە سینناریۆ ئەنووسیت سینناریۆکەت ئەبێ وا باش بێت تەماح بەو ئەکتەرە گەورەیە بیت تەماح بە سینەماتۆگرافی بەی ئەو کەمپەنی کە دێت ئیشی سینەماتۆگرافیت بۆکە ئەویش ئەتوانیت بخیتە بیکەیتە پشتێک لە ئیشەکەت بە گرێبەست پێیان بڵێ کە فیلمەکەمان تەواو بوو تۆ پشتی خۆت وەرەگریت ئەو کاتە تۆ پارە بەویش نادەی بە ئەکتەرەکە نادەی بە سینناریێستەکە نادەی بە چیتر ئەمانە هەمووی بە پشک دێنە ناو ئیشەکەەوە بەڵام ئەگەر سینناریۆکەت زۆر باش بێ ئایدیاکەت زۆر باش بێ و ئەوان بزانن پارەی پێگرنەوە ئەبێ زۆر شارەزا بیت بۆیە ئەڵێم ئەبێ هەمومان ئەیلێن و ئێستاشکە باسی سینناریۆتان کرد سینناریۆ بەردی بناغی ئیشەکەیە یعنی بۆ نمونە من بەیانی بمێ کاکەحمەد بێنم کاگەحمەد ناتق ئەندازیارێکی بەتوانای دەنگسازیە لە کوردیە لە فیلمی کوردیە من بەیانی کاگەحمەد بێنم کاگەحمەد داوای چەند کا ناڵێم نا هەر معاملەی لەگەڵا ناکەم چونکە ئازانم کاگەحمەد چیەکات ئەوە نە متمانەی لای من گەورەیە بەڵام کە دەرامەتم نەبوو پارەکە یەکسەر بم کاگەحمە دەکەمە پشتێک لە ناو ئیشەکەمە و گرێبەستێکی قانونی ڕێسایی یاسایی ئەەکەین بۆی کاگەحمەد حەقی نەخوریە وە بێتیش وە کاگەحمەد کاتێک کە سینناریۆکە ئەخوێنێتەوە پێمەڵێ ئەم فیلمە چەندێ پارە پێیاکە بەو لەسەر ئەو بناغەیە کاگەحمەد دێتە ناوەوە کەواتە ئەبێ ئاگامان لەم ئەی نەبێت بەڵام بابێنە سەر ئەکەتەر کە تۆ کارکتەرێتینە ئەکتەرێکی گەورەی وە بتێ بێنی بۆ ئیشەکەت وتمان بە پشکەتوانی یا مەیهێنە چونکە پارەی زۆری تێچێ یا بڕۆ لە پەیمانگاکان لەو جیانە بگڕێ ئەکتەر هەیە توانای زۆر باشە بەس کەس لای لێ نەکردوتەوە تۆ بڕۆ بیەنە با ئەو نواندنت بۆ بکات بەڵام خۆت وەکو دەرهێنەر ئیشی لەگەڵا بکە تێبینی جوانی بەرێت وشە بە وشە بۆ ئەوەی ئەو ئەکتەرە وای لێبێت وەکو ئەکتەرە گەورەکە بێت کاوەی کاڵێن پارەی باشەگرێتەوە بیگەینەوە ئاستە ئەمەیان توانای دەرهێنانی خۆتیش و ئینجاش دۆزینەوەی ئەو کارە ئەو ئەکتەرە بۆ قاڵبی کارەکتەرەکەی تۆ ئەمە یەکێکە لە بنەماکان ئەکتەر زۆر هەیە سە لەم کورسانە ئەکتەری زۆر بەتوانە هەیە کەس لای لێ ناکاتەوە بەڵام بڕۆ بیەنە بزانە چۆن ئیشێکت بۆکات ئەوەش هەیە اینجا بۆیە بێ زۆر ڕەچاوی ئەو خاڵە بکەین خاڵێکی کە جاری وا هەیە کەسێک هیچ لە نواندن نازانێ هۆنیە کوردە لێ فڕی بە نواندنەوە نییە فڕی بە سینەماوە نییە بەڵام سێرەکەی ئەم کارەکتەرە ئەم کەسە لە ناو بازاڕە کە ئەیبینیت لەو ئیشەی خۆیان لە جێەکە ڕێک بۆ قاڵبی کارەکتەرەکەی تۆیە بڕۆ ئەو بێنە
ئەو ڕۆڵەی بەرێ بەڵام خۆت ئەبێ وەکو دەرهێنەر مامەڵێکی تایبەت لەگەڵەوە کەسە بکەیت چونکە ئەو ئەکتەر نییە پێی بڵێ ئەوەم بۆ بکە ئەوت بۆ بکە ناتوانێت ئەوت بۆ بکە بەڵام تۆ ئەبێت دەرهێنانێکی وا بکەیت بزانی لە کێ شتەکانی جوانە ئەو جوانەی بێنە سەرنج خەسەری لەگەڵ سینەماتۆگرافە لەگەڵ دەنگسازە هەمووتان سەرنج خەنە سەرەوەی ئەوەی بارزکەن ئەمە ئەوە دەرهێنانێکی تایبەتێوێ چونکە ئەو جۆرە کەسانە و مناڵ و ئاژەڵ ئەمانە ئیشکردن لەگەڵیانە قورسە لە بواری فلیمسازیە یعنی مامەڵەی تایبەتی ئەوێت وەکو مامەڵەی فلیمساز نییە وەکو مامەڵەی ئەکتەر نییە ئەمانە مامەڵەی تایبەتیانێ بۆ نمونە تۆ ئاژەڵێکەیەنیت سەگەکەینی ڕۆڵێکت بۆ بینێ ئەبێ کەسێک بێنی و کەسانی کە ڕاهێنان بە سەگەکەن بەو داوا بکەی بڵێمێ و سەگە ئەوم بۆ بکات چونکە تۆکو دەرهێنەرێک ناتوانانی بیکەی مناڵ ئەبێ کەسێک بێنی لە بواری مناڵە سایکۆلۆژیای مناڵە پەروەردەی مناڵە شارەزایەکی باشیە بێەوە بکات بۆ ئەو کەسەشی کە ئەتەوێ بیهێنی بۆ ئیشەکەت ڕۆڵ ببینێ و ئەکتەر نییە ئەوەش ئەبێ کەسێکی تایبەت بێنی بۆ ئیشە دەرهێنەری تایبەت هەیە لە وڵاتانە دەرهێنەری تایبەت هەیە بۆ ئیشە هەڵەسێت اینجا ئەتوانی ئەوە بکەی بۆ ئەوە بۆ نمونە مەڵێن ناکرێت بۆ نمونە ئمە فیلمەکەی فیلمێکی هین هەیە ناوەکەی فیلمەکەی کاپیتان فلیپس ئەوەی چەتە دەریایەکانی سۆماڵ کە گەمیە کەشتیە گەورەکە ئاگرن تۆم هاکس دەورە بینێ کۆمەڵە سۆماڵی تایە و سۆماڵیانە لە نیویۆرک دەرهێنەرەکە چووە بینویانێتی لە بازاڕە بەڵامێ ناوێتی نواندنێکی جوانی پێکردن چۆن کردیان وابزانام خەڵاتیشیان وەرگرتەوە لەوەیە کاکە ئەحمەد ئاگەی لێ بیا برادرانی تر بزانن با بچم بەلای سەرنجەکانی هاوڕێیان سەرنجێ زۆر هاتووە بە ئاگام لێیان بێت کاک ئەحمەد ئەوە وتی کاک عوسمان شار بە ژێریەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە خۆشە کا عوسمانجان کاک ئەحمەد منی چاود ماچەکەم قوربانتم عزیزی منی تۆ ئوستازی من جیناخان بەیاخوا بە خێربێت جیناخان یەکێکە لەو کەسانی کە بەردەوام لە فلیم سازان بە کۆمنتەکانی گەرم و گوڕێکی بە فلیم سازان ناوە بزانم جیناخانەڵێکی فیلمێک نەچێتە سینەما یان یوتوبۆ یان پلتفۆرمەکان حساب ناکرێت لە هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ کەمتر لە 10 فیلمی کوردیمانەیە و هەرگیز هیچ ساڵێک 10 فیلمی کوردیمان نەبووە قەبارەی بەرهێمێنان زۆر کەمە اینجا دیناخان ئەوە من ویستم بزانم یەکێک پێم بڵێ بزانم ئەمساڵ لە کوردستان ئەگەر کورسانی گەورە بیا کورسانی باشوور بێ چەند فیلم بەبەر هاتووە بەس لە کوردستان یعنیەوە تۆڵی 10 فیلم من وتم ئەگەر 10 فیلمش بێت ئەو 10 فیلمە ناتوانێت گەشە بە بواری فیلمسازی کوردی بات یعنی من بەس باسی شارەکەی خۆمم کرد لە یەک ڕێکخراوێکە کە من ئیشم تیا کرده بوو لەو کاتەی منە لە جارێکیان 8 فیلم ساڵێکیان ساڵێکیان 7 فیلم وەبەر هاتووە ئەمە بەس ڕێکخراوەکەی من یەک دوو ڕێکخراوی کەشە بوو کە ئەوانە شەر فیلمیان بە بەرێمێنان و هەر لەو شارەی من لە ساڵێکە ئەتوانم بڵێم نزیکەی 100 فیلم بەبەرهات وەبەرهات بەڵام ئەم 100 فیلمە چەنی چوونە میهرەجانەکان و چەنی فیلمێکیان ئاگام لێ بوو گەشتە با بڵێن داهاتێکی خەیاڵی دەستکەوت ئەو کەسەمان هێنا ئێمە وەکو کۆمەڵی سینناریۆ نووسانی فیلم نووسانی ویلایەتی تێنسی و کەسەمان هێنا باسی ئەزمونونەکەی خۆمان خۆی بۆ کردین لە سینناریۆەوە کە چۆن ئیشی لەسەر ئەوە کرد وەکو مایکرۆبەجەت تێچووی کەم بەڵام فیلمەکەی پارەیەکی داهاتێکی گەوری بەدەستێنە اینجا بۆیە بەس لە شارەکەی من ئەڵێ مەڵم 100 فیلم ێستا کاکە ئەحمەد بڵێ لەوەیە بڵێ لە شارەکەی منیش لە ساڵێکەوەنە فیلم وەبەردێت بەڵام لە کوردستان یەکێ لە کێشە گەورەکانەوەی هەموو چاوەڕێی سپۆنسەرن چاوەڕێی ئەوەن حزبێک لایەنێک جێیەک وەزارەتی ڕۆشنبیری پارەی باتێ هەتا و چاوەڕێە بێ بۆیە فیلم زۆر کەمە بێ و ئەوانەی کە بە بودجەتی کەم بە مایکرۆبەجەتیشیان کردووە کە من یعنی من تا ئێستا بزان دوو فیلمم بینیوە هەر فیلمی هیچ و فیلمی تونێڵی نازانم ئەگەر فیلمی تر هەبێت ئاگام لێ نییە ئەگەر فیلمی تریش کردبێتیان ئاگام لێ نییە لەوەیە هەش بێت بەڵام من بەگشتی دەستخۆشی لەوانەکەم سەردار هیرانی ئەڵێ
ڕاستەکە مامۆستا و کەسە دەتوانی ماینیان وەک کەسە و گرلایەکتان نواندن بکەی بەسینە ێکە تەواوکەری نمایشەکە بێ. باوەڕەتە بێ کاک سەردار تێنەگەشتم چیت نووسیوە چونکە تێکەڵە. ڕاستەکە مامۆستا ئەو کەسە ئەتوانێ بە پانتۆماین یان وەک کەسێ وەکر و لایەکان. کاک سەردار تێنەگەشتم پرسیارەکە چی خۆزگا تێبگەشتمای حەزەکەم وەڵامێکی لە جێ خۆیان وەڵامێکی دروستە بمەوە. ئەڵێ ئەتوانی هاوبەش بیت لە قازانجی فیلمەکە دوایی. بەڵێ کاک ئەحمەدجانۆکەوە باسم کرد گرێبەستێک ئەەکەین بڵێم من و تۆ لە بینی خۆمانەوەکو لە فیلمی تونێلە لە تونێل نا فیلمی هیچ و فیلمەکەی تری کە کاک دیاکۆ ئەوان هاتن لەگەڵ کاک مەحەمەد کە وەکو کەمپانی سینەمۆبیل لەگەڵ ئەوە گرێبەستێکیان کرد دوایی یان بوون بە با بڵێن وە بەرهێنەنێکی هاوبەش چەند کەسێک ینی تۆ شەتوانین شتێکی وا بکەین بۆ ئەوەی مەبەستم لەوەیە لە هەموو کەسەکانەمە وەکو مایکرۆبەجە دەتوانێت سوود لەو گرێبەستە ببینێ. جیناخان بزانین جارێکی کاڵێکی لینا کێشەکەمانەوەی کەسانی وەک کاک ئەحمەد ناتق و خەیبەر ڕەفیق و نەورۆستەنیا و زۆری ترکە لێهاتووی باشیانەیە ئامادەنین دەستی هاوکاری بۆ گەنجێک درێژ بکەن کە لە ئاستی سفرایە. لیناخان من بزانم ئەم ناوانەی هێنات هەموو ناوی کەسانی ئازیزی منن بەڵام خۆشەویستیان مەبەستەوە نییە من دیفاعیان لێ بکەم بەڵام لیان ڕابینم ئەگەر سینناریۆکەیان بەدڵ بێ ئەگەر ئیشەکەیان بەدڵ بێ ئەگەر باسی ئەوم کرد دەرهێنەرەکە سینناریۆ نووسەکە متمانەی دروست کرد بێ لایەن ئەوان نێن ئەم گرێبەستەی لەگەڵا بکەن ئەیکەن من لەو بڕوایم ئەیکەن وە کەسێکش کە لە سەرەتاشەوە بێ ئەو کەسە لە سەرەتاوە سینناریوی باش بخاتە بەردەسێن. من کاڵم لە شارەکەی منە ساڵێک ئاگاندێ بۆ 100 فیلم بەرامات بەڵام خۆ 100 فیلمەکە هەرمووی باش نەبوو هەمووی چەند فیلمێکی تیا باش بوو خۆیمە ناڵیم ئەو فیلمانەی کە بە تێچووی کەم بە مایکرۆبەجێت کراوە هەمووی باشن بەس ئێمە داوای ئەوەکەین ئەڵێم سینناریویەکی وا بنووسە لە سینناریۆ و لە ئایدیاوە دەست پێ بکە وا بێت من تەماحێک بخەمە بەر کاک ئەحمەد تەماحێک بخەمە بەر کاک ڕەفیق خەیبەر تەماحێک بخەمە بەر کاک نەورۆز کەسانی تر بڵێ من ئیش لەم فیلمە ئەەکەم و خۆم بمە بەشێکی یعنی ئەکتەرەکانی شوایە لەو بڕواە مەیکەن بەڵام ئەبێ ئەو سینناریۆ نووسە فلیم نووسە بتوانێت ئیشێکی وا بنووسێت کە سەرنجی ئەو ڕاکێشێت وە متمانەش دروستکات ئەمە زۆر گرنگە لەوەی بانی کاک ئەحمەد بڵێ من هەر خۆم هەموو ئیشەکە گرماستۆی خۆم یعنی ئەبێت دیانە بێتە هاو بەشێک لەگەڵتە پارێ ئەوانی تریشەداڵە کاک نەورۆز با پارەی خۆی وگڵ فلان کەس با پارەی خۆرگە هەر خۆم خۆتێکی لەوەیە یعنی ئەمە شەیە آخر بۆ نەبێ کاک محەممەد شێوانی وا بووە کە سینەمۆبیل هەیە ئەوە ئیشی کردووە. هەر لیناخان شتێکی کەیە حەزەکەمەویش فیلمی کوردی گەلگامیش لەکوێیە لە فیلمە کەم بودجەکانە نزیکەی 9,000 دۆلاری تێچووە دەست خۆش بۆ ئەو زانیاریە بەڵام نازانم چەند داهاتی بووە ئیتر کۆمەڵێک کێشەی تر هەیە بۆ بە بازارکردن وەکو کاک بڕیار وتی مەسەرە ترەیلەر یەکێکە لە کێشەکان ئەبێت ترەیلەرێکی باش بکەیت مەسەلەن لەم ماوەیە من فیلمی هینم بینی تمساح بەڵام ئیعلانی باش نەبوو دیعایی باش نەبوو من ئەوە سوتفەم نەکە برادران ببینم بەڵام من چوون بۆ فیلمەکە ببینم بەڵام ئەو ڕۆژێک کە ڕۆشتم وابزان پێنجەم ڕۆژ بوو یا شەشەم ڕۆژ بوو بینەرێکی کەم بوو ئەمە من چوومانێ کەسە نەیانزانی و نەیان بیست بوو کەواتە دیعاەیەکی باشی بۆ نەکرا ئەمانە شتی کەن بۆ ئەوەی هەوڵ دەیت زۆرترین بینە ڕاکێشیتە ناو هۆڵی سینەماکە و بۆی فیلمەکە ببینێ ئەوە خەتاکە لەوێ بوو. بزانم کاک ئەحمەد چیترەڵێ هاوڕێ ئازیزم چۆن ئەتوانی لە خۆتەوە ئەو قسەیە بکەیت کاک ئەحمەد من وەڵامم مایەوە قوربانم کاک ئەحمەد گیان لیناخان ئەو بۆ چوونانەی هەیە بەڵام لەوەیە لە جەیەکەوە بیست بێتی بەڵام من وەڵام مایەوە
و لە جێی تۆشا قسەم کرد کاک ئەحمەدجان قوربانتم بابێنە سەر خاڵێکی کە هەیە بۆ فیلم زۆر زۆر گرنگە ژانر جۆری فیلمەکە چی جۆرێک فیلم بە بودجەیەکی کەم بە مایکرۆ بەجەت ئەتوانێت زۆرترین بینە ڕاکێشێت بۆ نمونە لە ئەمریکا لەبەرەوەی بۆنەیەکە ئێستا مانگی دەیە بۆنەی هەڵەوین لە هەڵەوین وەکو بەراتی لای خۆمان وایە بەس لە هەڵەوین تایبەتمەندیەکیکە هەیە شتی ترسناکدانن لە بەردەرگا و کاتی خۆی چیرۆکی ترسناک گێڕاوەتەوە و ئەم ترسناکیە وای کردووای کوردو بۆ بە نەریتێک لایەن من زۆرێک لە هاوڕێکانم لە کۆمەڵی فلیم نووسانی تێنسی سێرمەکە سینناریویانە هێنا سینناریۆەکانە خزە بەردەستمان سێرمە کرد فیلمی ترسناکە چونکە بۆ وەکو نەریتێک لای ئەوان هەیە و بۆنەیەکی تایبەتیانەیە لە هەڵەوی نایکەن اینجا هەمووشان ئەوە نیە مێشتیان بەوە زاخاو دراوە فیلمی ترسناکە نووسن کەیان هێنا سێرمە کرد فیلمەکان سینناریۆکان زۆری بابەتی ئینسانی تیانە بۆ خزمەت بە بەشەریەتەکان بەڵام زۆربەی ئەو فیلمانەی کە بە مایکرۆ بەجەت کراون زۆربەی لە ژانری فیلمی ترسناکەەوە دەستیان پێ کردووە بۆ نمونە باسی برۆسلی و جاکیشانم کرد ئەوان لە فیلمی چێشمەییەوە دەستیان پێ کردووە چونکە بۆ تۆ ئەبێ بزانیت ئەو چەمکە چییە لەو جۆرە فیلمە بتوانیت وای لێ بکەی بینەرێکی زۆر ڕاکێشیت و هەر ئەوەش کەرەسەکانی چین پێداویستەکانیان چییە بۆ نمونە من خۆم برادێک مانگی کردم وتی فیلمێکمانەیە لەو بابەتە بەڵام تۆمانەوێت مکیاجمان بۆ بکەی تەوان من لەسەر ئاستی شارەکەم سێ کەسین فیلمی با بڵێن مکیاجی سپێشال ئفێکتەکەین فیلمی با بڵێن مکیاجی برین و ئەو شتانە من لە مکیاجی جوانکاریە سفرم نازانم کچێک مکیاجی جوانکاری بۆ بکەم و جوان دەرکەوێت نازانم ناتوانمەوە بکەم بەڵام ئەو مکیاجە ئەتوانم بکەم کە با بڵێن فیلمەکە بێوێت برینە و ئیتر هەموو ئەو کێشانەیە ئیشم بۆ کرد لە فستیڤالێکە خەڵاتی مکیاج باشترین مکیاجم هێنایەوە بەڵام من بە چەندێک من هەمووی $100 لەو کەسەوەگرت یارمەتیممە خۆی وایە 300 وەرگرم بەڵام 100 وەرگرت بەڵام ئیشێکی جوان بوو ترسناک بوو و بۆ هەڵەوینیش بوو و منیش کاتێک کە ئەوم بۆ کرد و ئەو کەسە زۆری پێخۆش بوو بەڵام پشتی بە مکیاج بەست بوو مکیاج ڕۆڵێکی زۆر زۆر گەورەی لە ئیشەکەی هەبوو لە فیلمی ترسناکە زۆربەی جار مکیاج دەورە بینێت اینجا بۆیە ئەبێ بگەڕێ بە دوای ئەو کەسەی کە ئەو ئیشەت بۆ ئەکات ئەوە زۆر زۆر گرنگە یعنی با بڵێن ڕۆڵی مۆسیقا زۆر دەوری هەبوو ڕۆڵی ئەوین بەس مکیاج بەرچاو بوو اینجا بۆیە ئەبێ ئەو ژانرە ئەو جۆری فیلمە بدۆزیتەوە لە بیدایەتەوە کانووسیت ئەبێ ئەوە بدۆزیتەوە کە بزانی ئەم جۆرە چی جۆرە چی چۆن خەڵک ڕاکێشێ و چەندش تێچوویە تێچۆکەی چییە یعنی ئەبێ زۆر ئاگات لێ بێ فیلمی مەسەلەن بۆ نمونە بۆربۆرێنی پێشبڕکێی تورمبێل ئەگە فیلمی پێشبڕکێی تورمبێل بەکاربێنی تۆ بێت تورمبێلە دوا مۆدیلەکان بێنی ئەوانەی هینی پێشبڕکێن سپۆرتە نازانم چییە بێوانە بێنی ئێوەگە بەس بەکرێ بێنە گرانەکەوێ ئەی لێدان و کەوتن و ئەی بیمەکەی چەند لەسرت ئەکەوێ خۆ ئەوە بینەری تایبەتشی هەیە بەڵام ئەمانە کاریگەری لەسەر مایکرۆ بۆجەتە بێ لەسەر بودجەکەتە بێ لەسەر تێچۆکەتە بێ بابێ مەلای کاک ئەحمەد بۆچوونێکی کە کاک ئەحمەد دەڵێ کۆمیدیایەکێکە لە باشترین ژانرەکان کە تێچوویەکی کەم دروست بکرێت و قازانجێکی باشی لێ بکرێت بەڵێ کاک ئەحمەد جان وایە من لەگەڵ تام هاوڕاتم گەلێ جار فیلمی کوردی باز باجارە فیلمی کوردیەکەین یەکێک لە کێشەکانەوەیە لە هۆڵەکان ئاچی سێرەکەی بینەرێکی کەمی هەیە بەڵام بیستومە شانۆیەک لە هەولێر کراوە خەڵکێکە یانوت شانۆیەکە نەن چیرۆکس باش بووە دەق باش بووە
نەنواندن باش بووە، نە دەرهێنان باش بووە، نەچی ئەیانوت نیشانۆیەکی باش نییە. ئەی بەچی ئەو شانۆیە 3 مانگ کاک ئەحمەد نمایش کرا و هۆڵەکە پڕ بوو. ئەو کۆمیدیایە اینجا ئەو کۆمیدیایە چۆن بتانی بیخەیتە خزمەتی مەبەستەوە، نەک کۆمیدیایەکی بێمانە، نەک کۆمیدیایەک بەس بۆی خەڵک بێنیت خوت و کە بیت و بێتە پێکەنین. هیچ پەیامێک لە ژێر ڕستەکانەوە نەبێت، لە ژێر ئاخاوتنەکانەوە نەبێت. ئەوە زۆر خەتەرە. بەڵێ من لەگەڵتام کاک ئەحمەد کۆمیدیا، فیلمی چێشمەیی، فیلمی ترسناک، کۆمەڵێ ژانری ترەیە، ئەمانە زۆر باشن کە بینەرێکی باش پێیاکەوە ئەبێ ئاگاشت لە بودجە بێت. یعنی وەکوتم بۆ نمونە فیلمی بۆربۆڕێنی پێش بڕچەی تورمبێل یەکێکە لەوانەیە بینەری تایبەتی خۆی هەیە، بەڵام بینەرێکی باشی هەیە، بەڵام چۆن بودجەکەی بۆ دابینەکەیت بودجەکەی قورساوە. بۆ نمونە فیلمی ڕۆکی با بڵێن یاری بۆکسێنە، سڤەستارون بۆ گرەوی بردەوە، ماکێرێکی باشی هێنا و کەسەی کە با بڵێن مکیاژەکات و لە هۆڵێکا بوو، بۆیە تێچۆکەی ئەڵم کەم بوو، بەڵام پارەیەکی باشی گرتەوە و سلڤەسەر سالۆنی بەرز کردەوە بام و دنیاە. بابێمەوە لای لیناخان بزانی نەڵێکی فیلمە پڕبودجەکان لە کوردستان زۆر بە ئەستەم ئەتوانن قازانج بکەن، ئەینجا کەم بودجەکان ئەوە کەس پاڵپشتی ناکات. لیناخان بە ئاوا قسە نەکەین، با ئێمە هەوڵ دەین فیلم دروستکەین. لیناخان لەم وەرکشۆپەی کە کردومە نزیکەی وابزانم 20 کەس بەشدار بوون، دوای هەفتەیانمانەوە ئێستا 17 کورتە فیلمیان دروست کردووە 3 دقەی و 4 دقەی و 5 دقەی. خۆ تێچۆکانیان زۆر کەم بووە، بەڵام هەر یەکەی 2 دقە 3 دقە کەسی تیا بۆ نەیزانیەوە تەلەفۆن بگرێ تەلە ببوورە تەلەفۆنی گرتۆ بەدەستەوە، بەڵام نەیزانیەوە تەلەفۆنەکەی شتیکەی تایە، بەس تەلەفۆنەکەی توانێتی بۆ تەلەفۆن بەکاری بێنێ وێنەی پێ بگرێ، هەنێ شتی بەسیت، بەڵام بڕۆ 4 فیلمی دروست کردووە و یەک لەسەر یەکش ڕۆژانە بۆ منیە نێرێت مامۆستا تێبینی چیە، مامۆستا تێبینی چییە، ئەوە چۆن دروست نابێت؟ کەواتە بیرۆکە لای ئەو بیرۆکەیە و من زۆر هاانی هەمویانمدا بیرۆکە، هەوڵمەدا خەیاڵیان بەرفراوان کەم بۆی بیرۆکەی جوان بدۆزنەوە بیکەن بە فیلم. کەواتە ئەکرێ شتەکرێ وە نەبێ نەکرێت، بەڵام ئێمە کە باسی مایکرۆبەجەتەکەین تێچووی کەمەکەین باسی ئەوە ئەەکەین با ئەو کەسە چاوەڕێی دەستی کەس نەبێت. ئەمەی کە تۆ ئەڵێ کەس پشتیوانی ناکات، کاکە با چاوەڕێی ئەکتەری باش نەبێ، با چاوەڕێی کامیرەمانی باش نەبێ، بەڵام خۆ کەس بەشی ئەوە هەیە، کەسەیە تەسویری جوان کات، خۆی بابیکات، خۆی هەوڵدات. من یەکێک لە وەرکشۆپەکە یەکێک لە بنەماکانەوە بوو، داوام لە هەمویان کردو خۆی بیرۆکەی هەبێ، خۆی سینناریۆ بنووسێ و خۆی ڤیددیۆی بگرێ بە کامیرەکەی دەستی هەر بە مۆبایلەکەی هەموو شتێک لە ناو مۆبایلەکەی هەیە و خۆشی مۆنتاجی کات، خۆشی مۆسیقا هەڵبژێرێ بیکاتە سەری بۆ ئەوەی خۆی بتوانێت توانای بەسەرمانە بشکێت، بەیانی کە ویستی فیلم کات ئاگای لە هەموو کێشەکان بێت، بزانێت چۆن کێشەکان چارەسەرەکات. ئەمە ئەکرێ بەخۆی قەت مەڵێ ناکرێ، ئەکرێ. ئێمە با دوور نەڕێ، من ناڵێم ئەو کەسە ببێ بە چارلی شاپلن هەموو شتێک خۆی بێ، من وا ناڵێم، بەڵام بە ئاشنایەتی لەسەر هەمووی هەبێ. بەیانی کاتێککە داوای مۆسیقا ئەکات لە کەسێک کرد لە کاک نەورۆستەنیا با بزانێت چی لێ داواکات، لە ئێستاوە با بزانێت چۆن مۆسیقا هەڵبژێرە بۆ جیانە. من ئاشنام کردوون بەوەی کە مۆسیقا دیمەن بە دیمەن لەکوێیە وەکو بزماردای کوتێ بیکات، ئاشنام بە چنین کردووە مۆنتاج، ئاشنام کردوون کە چۆن مۆنتاج بکەن لەکوێیە. بەیانی داوا لە مامۆستا ئیبراهیمی سەعیدیە کاکە یەکێکە لە مۆنتێرە باشەکان لەو کەسانەی کە ئیدت زۆر باشەکە، وەکو ئیشین بینی و برادرانیش باسیەکەن، یعنی زۆر تایبەتمەندێکی جیاوازی هەیە. ئێ باشە کە داوا لە کا عوسمانەکە بڵێم کاک ئیبراهیمەکە بەیانی ئەتوانێت لەگەڵا قسە بکات، ئەم کەسە مادام ئاشنایەتیشی لەگەڵەوەیە بوو ئەتوانێت لە داوا لە مامۆستا ئیبراهیم کە چۆن ئەتوانێت داوا لە کاک ئەحمەد ناتق کە چی کاریگەرەیەکی دەنگی لەوێ بەکاربێنێ، چۆن دەنگ تۆمار بکرێت، با خۆی شارەزا بێت. ئەمەیە ئەتوانێت هەوڵ بدرێ ئەکرێ. لە مایکرۆبەجەتە ئەمە زۆر گرنگە، ئەم هەوڵانە زۆر گرنگە، ئەمە یەکێکە لە کێشەکانی ئێمە.
لە مایکرۆ بەجەتە ئەبێ ئاگای لێبێت تیمێکی بچووک جێمتمانەی هوەری دروستکات یعنی ئەو کەسانی کە لەگەڵ یابێت چەند کەسێک بن بەڵام جێی متمانە بن لە توانا هوەریەکانیان و لە پارەشە وەکووتمانیا بەگرێ بەست یان ئەوانش ئامادە بن بە خۆبەخش لەگەڵیان بکەن اینجا خاڵێکی کەی زۆر گرنگ هەر لە مایکرۆ بەجەتە بۆ فیلم پلانی ورد بۆ هەموو هەنگاو و شمەکەکان ئەمە برادێکمان باسیەوەی کردوتی کاک هەریات باسیەوەی کرد کەوتی قۆرخکاری دروست بۆ گەندەڵی کەوتۆتە ناو فیلمسازی بەڵێ گەر پارە هەر ڕێژرێت ئەو گەندەڵیە دروستە بێ هەر کەس و پارە بۆ خۆی پەلکێشەکە بەڵام ئەگەر هاتوو بە مایکرۆ بەجەت کرا چونکە ئەوەنیە کوردەڵێ بە خوێن کردوێتی زۆر بە وردی پلانی وردانرێ هەنگاو بە هەنگاو لەسەر هەموو شتێک حسابی بۆکرێ ئەو کاتە نایەڵێ یەک سند بە خەسار بڕات یەک فلسی ئەحمەر فلسی سوور بە خەسار بچێت هەر هەمووی لە فیلمەکەیە دەست جوورۆیی پێواکرێ پێش بەرهەمهێنان ئەگەر ستۆری بۆرد یعنی با بڵێن دیمەن بە دیمەندا ڕێژرێ کە چی بەکارێنرێ چۆن بەکارێنرێ بۆ ئەوەی بۆ نمونە تەقینەوەی ڕژانی شتێکە نابێت چەند جارێک بەکاری بێنێ بۆی پارەی زۆر خەرج کات لەوەی ئەو شتە ڕژانە شکانە ئیتر شتێکە زەرێکە با بڵین بەڵام هەر جارێک بڕێ پارە جا بۆیە ئەبێ پلانێکی وردا بڕێ لەو کاتەیە نەیەڵێت ئەوە بە خەسار بڕوە پلاندانان بۆ وێنەگرتن بۆ ڤیددیۆگرتن بۆ دەنگسازی ئەمە هەمووی پلانی تایبەتێوێ بۆ ئەوەی لەم سەرەوە پلانێکی بۆ دابنیت بە کەمترین بودجە بەکارهێنانی ئامێری گونجاو نەڵی واللهی من بەم جیازە دەنگ تۆمارەکەم لە بەروی جیازەکە بەلاش لای برادێکەوە ناویان بۆ مایچێک ئەمە زۆر خەتەرە چونکە بۆ دەنگی باش تۆمارکردنی دەنگی باش ڕووناکی باش وا لە ئیشەکە تەکات زیاتر سەرنجی بینە ڕاکێشێت ئەبێ حسابی ئەمانە زۆر بکە یعنی بایەخێکی تایبەت بە دەنگ بدە دەنگ کاچێتە جۆوە لەگەڵ بینینە ڕووناکیش گەشەی پێدا با بڵێن گلێنەی کامێراکان لێنس ئەمانە هەر هەمووی حسابی تایبەتی بۆ بکە بەڵام هەوڵدە بە بودجەی کەم ڕووناکی ئەتوانی بژاردەی سروشتی با بڵێن خۆر یانە ڕووناکیانەی کە هەنێ شتێ بەکاردێتە توانی یاری پێ بکەیت پێشتر وەکووتم ئەگەر دەرهێنەرەکە سیناریستەکە خۆی دەرهێنەر بێ ئەتوانێ پرۆڤە لەسەر شتانە بکات بۆی هەوڵدا بەهایەکی باش بە فیلمەکە بە بەڵام بە کەرەسەی کەس لە کاتی سێتا کارامە ورد تێبینی و بە دیقەت بە ئەمە زۆر گرنگە لە کاتی سێتە پێشەوە بچیتە سەرسێت بۆ با بڵێن سەر گۆڕەپانی فیلم دروستکردن ئەو جێی کە ئەچەند فیلمەکە دروستەکەن لەوێ زۆر گرنگە هەوڵ دەیت زۆر کارامە بن هەر هەمووتان ستافەکە و دەرهێنەرەکە بە تایبەت ئەو کەسێک کە وە بەرهێنەرە ئەو ئەبێ زۆر کارامە بێت و زۆر ورد بن بە دیقەت بن یعنی ئەمە بۆ هەموو فیلمێکە بەڵام لە مایکرۆ بەجەتە زۆر گرنگە اینجا بڕێکی باشی بودجەکەت ئەو پارەی کە هەتە هەوڵدە بۆ پۆست پرۆدەکشن تەرخانکە تەنانەت بۆ دیستریبیوشن بڵاو پێکردنی فیلمەکەت بۆ بەشداری فیستیڤاڵەکان من فیلمێکم کرد هەمووی $1000 تێچوو بەڵام 5,000 بەس بە فیستیڤالدا بۆی بچێتە ناو فیستیڤاڵەکانەوە یعنی ئەمە واردە بۆ چونکە تۆ ئیتر لەوێ واڕێ پارە بۆ دیعاە سەرفکە پارە وەکووتم بۆ چنین پۆست پرۆدەکشن ئەو مۆسیقایی خێتە سەر دیزایانی دەنگ ئەمانە زۆر زەرورە لەو کاتە پاری بۆ خرجکەیت پارە بۆ خرجکەکە شتێک تێ ئافتەر ئیفێکتە ڕەنگسازیە لە فیلمەکەتە ئەمانە ئەبێتە هۆکاری ئەوەی کە سەرنجێکی باشی بینە ڕاکێشێت ئەمانە هەموو چەمکەکانن بۆ ڕاکێشانی بینەر بۆ سەیری فیلمەکەت بزانم چی بەڵکو خاڵێکم بیر چوو بێت
یەک حەقیقەتێک هەیە ئەمە زۆر گرنگە بۆ هەموو فیلمسازی کوردی هەر لە سەرەتاوە ئێمەی کورد پێویستمان بەوەیە پشت بە زۆربەی فیلمسازەکەمان پشت بە مایکرۆبەجەت بەستین پشت بە تێچووی کەم ببەستین ئەمە زۆر گرنگە بۆ ئێمەی کورد ئێمە پێویستمان بەمەیە زۆر ئەبێ هەمومان ئیش لەسەرەمە بکەین اینجا بۆ ئەوەش هەر لە سەرەتاوە ئەو کەسێک کە ئەوێ ئیشی فیلمسازی بکات لەسەر مایکرۆبەجەت ئەبێ لە سەرەتاوە لە سینناریۆوە لە بیرۆکەوە هەر خۆی ڕابێنێ خەیاڵی لەسەرەوە ڕابێنێ ئیش لەسەرەوە چەمکە بکات کە ئیشی لەسەرەوە چەمکە کرد ئیتر ئەتوانێ زاڵ بێ بەسەر هەموو کێشەکانی تر وە کێشەکانی تر هەرچی دێتە بەردەسی بەسەریا بە ئاسانی زاڵە بێت ئەگەر ئیشی لەسەر نەکات بەردەوام بیری لێ نەکاتەوە تووشی عەرقەلا بێ تووشی ئەوە بێ کۆس بدێتە ڕێگەی و ناتوانێت ئیشەکەی بکات با بزانم کێیکە وا بزانم لینەخان لێرە پرسیارێکیە ئەڵێ بەرزترین بڕی پارە بە دیاریکراوی لە مایکرۆبوجە چەند گونجاوە بۆ فیلمی کوردی بە بۆچوونی تۆ لیناخان ئەوە پەیوەستە بە ماوەی فیلمەکە چەندێکە چارەگەکە نیو سەعاتە سەعات و نیوە ئەمە یەک ماوەی فیلمەکە دوو ئەو جێگانی کە پێویستی پێدی لۆکەیشن سێ ئەو کەرەسانی کە لە ناو فیلمەکەیە بەکاری هێنێت چوار لە با بڵین ئافتەر ئیفێکت و شتی تر لە کاتی چنینە لە کاتی مۆنتاژە کە پێویستی پێێتی چین ئەوانە پەیوەستە بەوانە ئەبێت لە سەرەتاوە لەگەڵ ئایدیاکە بیرۆکەکە و نووسینی سینناریۆکەیە پلان بۆ دیمەن بە دیمەندا ڕێژێت و ئاگای لەوە بێ هەر لەو کاتەوە حسابی ستۆری بۆرد کات حسابی ئەوە بکات لەسەر سێت ئەمانە چۆن ئەنجام بدات ئەوە لەوێ بڕی پارەکە باسەکات جینا نازانم بڵێم لە کورسانە چەند یعنی فیلم هەبووە بە بودجێ زۆر کەم وە بەرهاتووە و پارەی خۆشی گرتوتەوە زیانیشی نەکردو و قازانشی کردووە پرسیارێکی کەت ئەڵێ گەنجێک بۆ دروستکردنی فیلمی کورد پێویستە چەند پارەی پێبێت لە مایکرۆبوجەدا ئاخر فیلمەکە ئەزانی چۆنە ئێستا باسی هینێکم کرد لە فیگەرە باسی ئەوم کرد ئەو کەسی کە ئایدیاکە دانێ بڕۆ بازار بڕۆ ناو بازار قەڵە باڵغ بڕۆ بۆ جێگە زۆربەی ئەوانە هەوێنی بابەتی جوانن لە هەموو شتێکە و ئەشتوانی بە تەلەفۆنەکەی دەست ئەشتوانی بە هەرچ کامیرەیەکی کە بڕۆی ڤیددیۆی بگریت لەوەی پارەی هەر زۆر کەم شتێ بچێت بە گەریلا فلم بیکەیت ئەمە بە جۆرەی ئەو بیرۆکەیە بە جۆرەی ئەو سینناریۆیە ئەجینا بڵێ چەندی ئەوێت بۆ نمونەتەوە ئەو کەسانی کە لەگەڵ خۆتایی بیت خۆ بێ مەسەر خواردنیان بۆ بکڕی ئەبێ ئاویان بۆ بکڕی ئەبێ مەسەلەن سیارێکتان پێ بێت بەنزینی ئەوێ بڕۆیت ئەمانە بزانە بۆ ڕۆژێک چەندێکێوێ بە جۆرەی کەسەکان بە جۆرەی کارکتەرەکان بە جۆرەی کامیرەمان و دەنگ هەڵگر و هەموو ئەو کەسانی کە هەتە ئەبێت لەوێ ئەو بڕە دەستنیشان کەیت ئەو کەسانە چەندن و لەم سەرەوە حسابی خۆتکەیت لە وەکوتم لە کاتی سینناریۆ نووسینە ئەبێ حسابی خۆتکەی ڕەچاوی ئەو هەموو شتە بکە ئەم فیلمە چەندێ پارەی تێچێت لەوێ وا بێ حساب بکەیت و هەوڵیش دەیت شتەکان کەم بکەیتەوە قەت مەڵێ ئاخرنا ئەم دیمەنە پارەیە باشی ئەوێت لە بەرێم دیمەنە وایە گەلێ جار لە کاتی فیلم ڤیددیۆگرتنە لەسەر سێت پێویستە سینناریۆستەکە لەوێ بێت فیلم نووسەکە لەوێ بۆ جاری وایە دەرهێنەر لەو لۆکەیشنە لەو جێگەیە بیرۆکەیەکی کەس دێت زۆر جوانتر لەو دیمەنەی کە دایان ناوە ئەو کاتە سینناریۆستەکە فیلم نووسەکە خۆی ئەگەر لەوێ بێت لەوەیە لەو کاتە بڵێ وڵی واز لەو دیمەنە بێن وەرە دیمەنێکی کەمای بۆم جێگەیە بە ئەکتەر و هەموو شتێک و سێرەکەی ناشتێکی جوانیش دەرەچێت و پارەیەکی کەمیش تەکلیفەکە یعنی ئەمانە هەیە بۆیە ئەتوانرێت بەدیلێک یعنی جێگرەوەیەک دابنرێ و ئەگەر خەیاڵی بڵاوی دەرهێنەر فلیم و زۆر گرنگە
تا خەیاڵی بڵاو بێ بۆ بژاردەی دیمەن و گرتە و شارەزاییشی لە هەموو بوارەکانە هەبێت شارەزایی بەو پسپۆڕێ ناڵێم کە کاک ئەحمەد ناتقەیەتی بەو پسپۆڕێ ناڵێم کە خەیبەر ڕەفیقەتی بۆ پسپۆڕێ ناڵێم کە کاک نەورۆستە تەنیا هەیەی نا بۆ پسپۆڕیانە ناڵێم بۆ پسپۆڕیانە ناڵێم پسپۆڕی کاک ڕێبوار ڕەشیدیان هەر کەسێکی کە بۆ پسپۆڕانە نایڵێم بەڵام با شارەزایەکی هەبێت داوای شتێک نەکات کە نەکردەبێ بەڵام بە بزانێت چارەسەرێک بتوانێت بدۆزێتەوە یعنی کاتێک کە کاگ ئەحمەد دەڵێ مەسەلەن ئەم دەنگە لێرە ئەوواکەمەوەکەم با ئەم لەو کاتێک کە کاگ ئەحمەد دەڵێ ئەم شتێکی تازەی بۆ دروست بێت کاتێک کە بە کاک ئەحمەد دەڵێ لەم گەنگەشیانە کاک ئەحمەد دەڵێ ئەو زۆر چاکە ئەوە بێتە مایەی ئەوەی کاک ئەحمەد بیر لە شتێکی جوانتر بکاتەوە شتێکی جوانترە دۆزێتەوە کەواتە لەم گفتوگۆیی نێوانیانە کە گفتۆگەکەیان ئەم شتێک بە کاک ئەحمەدە کاک ئەحمەد شتێک بەمەیاتەوە شتێک بۆیە ئەگەن ئەوەی شتێکی جوان دروستەکەن بۆیە شارەزایی دەرهێنەرز فیلم نووس لە هەموو بوارەکان زەرورە بۆی چارەسەری کێشەکان بکات اینجا مەسلەی تێچوو ئەوەیان وەکو وتم تێچووەکەش بە جۆرەی ئەو پێداویستیانەیە کە ئەیڵێن کە باسیەکەن یا سینناریۆکە سینناریۆ نووسەکە لە ئایدیاوە لە بیرۆکەوە دای ئەنێت ئازیزان چاوەڕێی پرسیاری هەمووتانم ئەگەر کەسێک پرسیاری هەیە دەستخۆشیتان لێ یەکەم بەو هیوایم بابەتەکەم سوودمەند بوو بێت بەڵام سینەمای کوردی بۆی گەشە بە بوارەکەی خۆی بدات من پێم وایە ئەمە بۆ چوونی منە لە مایکرۆبەجەتەوە ئەتوانێ پێگەی خۆی دروستکات و یەکێک لەو دەستخۆشیانم کە ئێسا من دەستخۆشی لە هاوڕێی ئازیزم کاک دیاکۆ بایز و برا ئازیزەکەی و ئەو کەسانی کە لەگەڵ یا ئیشەکەن براکە ئێستا ناوەکەی بیرچەوە داوای لێبوردنی لە یەکەم یعنی ئەمە هەوڵێکی زۆر باشە وەکو فیلمی هیچ وەکو فیلمی منهۆڵ و فیلمێکی کەشیان کرد باج ئەمە یەک لەسەر یەک هەرچەنێ لەوەی خەڵکانێک بڵێن ئەم هەموو فیلمە بە دوای یەکە هەمووی لە یەکە چێیان پێشکەوتنی تیانە نازانم چی کۆمەڵی شتە وترێت حەق بەوانە دەم بەڵام لە هەمان کاتشە ئەم ئیشکردنە یەک لەسەر یەکەش زۆر باشە چونکە بۆ لای ئەوان من لە گەنگەشەیەکە لەگەڵ یانەکە گەنگەشەم کرد سێرم کرد بە دوای خەلەلەکانی خۆیان ئاگەڕێن بە دوای کەم و کورتەکانی خۆیان ئەگەڕێن بۆی لە فیلمی ئایندەیە جێبەجێکەن مادام ئەمەیانتیایە کەواتە بەردەوامیشیانەیە کەواتە هیوایەکی زۆر باشم پێیانە کە ڕۆژە لە ڕۆژان لەسەر ئەو مایکرۆبەجەتە بە جۆرەی ئیشەکەیان عن مایکرۆبەجەتە تێچووی کەمە ڕۆژێ لە ڕۆژان ببن بە خاوەنی تەرزێکی تایبەت لە سینەمای کوردیە من دەستخۆشیان لێکم و ئەوەشیان لێ ئەبینم یعنی لە پاشە ڕۆژێکی نزیکە بەو هیوایە وابن و بەو هیوام کەسانی تریش بەشدار بن و هەوڵدەن لەسەر ئەو ڕێچکەیە بڕۆن بۆی سینەمای کوردی بەرەو پێش بڕۆ با بزانم هاوڕێ ئازیزم کاکلالۆ خەڵاتەڵەچی ئوستازگیان بۆ فراوانبوونی خەیاڵ بۆ سینناری چی جۆرە کتێبێک بخوێنیتەوە باشە بۆ فراوانبوونی فکرمان کاکە لالۆجام خوێندنەوە هەموو جۆرێک تا تۆ پڕزانیاری بیت دەلاقە ئەدۆزیتەوە بۆ هەڵبژاردننی ئەو دیمەنە ئەو ئایدایە ئەو بیرۆکەیە کە بتەوێت سینناریۆکەتی لەسەر بنووسیت و ئەگە شارەزایی لە هەموو بوارەکانە هەبێت لە زۆر شتا هەبێت بە خوێندنەوەی هەموو کتێبێک شارەزاییتە بوو ئەو کاتە ئەزانی لەوێەوە کێشە چییە یەکێ لە بۆ خەیاڵ فراوانبوونی خەیاڵێکێک لە شتەکان چییە هەوڵ دە فێری ئەوە بە شت بدۆزەرەوە ئەچی بۆ بازار ئەگەڕێیت با چاوت ئەو چاوە نەبێ وەکو خەڵک بە سێرکات بە سێرکا و هیچ نا با چاوت بگەڕێ بە دوای ئەو شتانەیە بزانێ چی ئەدۆزێتەوە لە خەیاڵی بەربڵایی خۆیان بیکە بە بیرۆکەیەکی جوان و فیلمێکی لێ بەرهەمێنێت وەکوتم بازار پڕە لە بابەت پڕە لە کەرەسەی زۆر نایاب ببێ بە فیلم لەوەیە کەسێک ڕۆژێ لە ڕۆژان بێت بە کامیرەکەی دەسی مۆبایلەکەی دەسی
بچێ لە بازار یەک فیلم دروستکە فیلمێکی 90 دقەیی ئەو فیلمە بچێتە هۆڵەکانی سینەما و پارەیەکی باشیش بگرێتەوە و بودجەیەکی کەمیشی تێ بچێت ئەکرێ چونکە بۆ خەیاڵی بڵاو وە چاوی گوێی دۆزینەوەی بابەتەکان ئەمانە زۆر زەرورن بۆ فیلمساز اینجا ئەگەر کتێبە خوێنێتەوە هەر جۆرە کتێبێکە خوێنێتەوە با بزانێت چۆن ئەوە ئەدۆزێتەوە ئەو دۆزینەوەیە زۆر گرنگە بۆی خەیاڵت دەوڵەمەند بێ و قەدەوەش ماڵێ بڵێ من لە فڵانە شت نازانم بۆ نمونە ئێستا من بۆ بابەتێکەمەوێ فیلمێک بنووسم نایزانم بەڵامە بێ لێڤەگەڕینی باشی بۆ بکەم چونکە زانیاریەکی کەمەمەیە ئەم زانیاریەکەمە دۆزیمەوە خەلەلەکەم دۆزیەوە بکرێ بە فیلم ئەوە ئیکەم بە فیلم خەلەلەکە کێشەکەم لێ دۆزیەوە ئەیکەم بە فیلم بەڵام اینجا ئەگەڕم بە دوای کەسانی پسپۆرە بێم ئەو ئیشە لەوان وەرگرم و دەوڵەمەنی بکەم من ناڵێم تۆ بێ هەموو شتێک بزانی ببی بە دکتۆر مەبە بە دکتۆر مەبە بە ئەندازیار بەڵام شتێک بزانە بۆی لەوێوە کێشەکە بدۆزیتەوە و سینناریوی لەسەر بنووسی کاک ڕۆژگار قەهاری ئازی زەڵێ مامۆستا هەوڵ بدە لایڤەکانت بخە تیکتۆک بۆ ئەوەی مایکی هاوڕێیان وەربگری چونکە زیاتری لەسەر ڕێگای مایکی زانیاری زیاتری ئەبێت کاکە ڕۆژگارجان من لە ڕێی ئستۆدیۆکەمەوە ئەچمە ناو لایڤی فەیسبوک یوتوب و ئەنستەگرام ئەمڕۆ سوتفە ئەو ستۆدیۆیە ئەو پێگەیە وتی کوێی ترتەوێ وتم سنابجات و تیکتۆکیش ئیتر نازانم ئەوان هەیان بێت یان نایان بێت ئەمە بۆچوونەکە جیاوازە بە من بێ زۆر بەربڵاوتر بێت دەسەکان و خۆش بێ کاک باوەڕ ڕەفیقەڵێ ئەگەر من بیرۆکە و کامیرا و مۆنتاژ و دەرهێنان و ڕنگکاری و میوزیک هەمووی خۆم بیکەم بەڵام تەنها ئەکتەر کەسی تر بهێنم بۆ کارێکی 15 خولەکی بڕی کەمترین تێچوو چەندە بۆ ئەوەی فیلمێکی زۆر باش بەرهەم بێت کاکە باوەڕجان ئێستا باسم کرد بە جۆرەی سینناریۆکەتە بە جۆرەی بیرۆکەکەتە ئەخە بیرۆکە هەیە بۆ نمونە تۆ جێگەیەکتەوێت جێگەکە کرێویست جێگەکە بیمەیویست مەسەڵەن ئەکتەرت هێنا کەرەسەکانی کەویستت بە جۆرەی ئەوەیە من ناڵێم ئێستا من ناتوانم پێت بڵم نا 1000 دیناری تێچێت ناتوانم پێت بەڵەمۆنەی تێچێت خۆت ئەبێ تەخمینی ئەوە بکەیت بزانی ئەو بودجەیە چەنی ئەوێت بە جۆرەی شتەکانتە کەرەسەکانتە بیرۆکە و ئایدایەکەتە ئەتوانی دیعنی نێڵی هیچی تێبچێ ئەو کەسانی کە دێن هاوکاری تەکەن داوای چەند لەکەن من نازانم ئێستا لێرە باسم کردو شتەکانم هەموو باس کرد خاڵ بە خاڵەگەر بتانی جۆ بگریتەوە ئەتوانم بڵێم سوودی زۆری لێ بینیت زۆر سوپاس کاک بابانجان تۆ هاوڕێکی ئازیزی ئەم کاروانەی فلیم سازانی دەسە خۆش بێ کاک ئەحمەدی ئازیزم کاک ئەحمەد ناتقەڵێ ئوستاز گیان ماندوو نەبی زۆر سوپاس هەر هەبی توتۆ خزمەتێکی زۆری سینەمای کوردی ئەەکەیت وەشایەنی دەستخۆشی زۆریت شەوێکی شاد قوربانە بم کاک ئەحمەدجان تۆشێکێکی لەو کەسانە جێی شانازی و فەخرمی بەردەوام قوربانتم زۆر سوپاس دەکەم بۆ بڕوابوونە بەتوانم بەوانەکانم بە فلیم سازان بە پێگەکەتان کاک بابان ئەڵێ وا دیارە هێشتا ئەو بە ڕێزانت نەناسیوە لیناخان لیناخان بۆ چوونێکێ بوو کاک بابانجان مەرج نییە لە ناسینی کەسەکان ئیتر بۆ چوونە ئەوترێ بەڵامی ما بێ بزانین مەسەلەن کەسەکان کێن ئێستا من بۆ نمونە لە کاک ئەحمەد ناتق ڕائەبینم من داوای ئەوەی لێ ناکەم بێ ئیشێکم بۆ بکات داوای پارە نەکە من داوای ئەوەی قەت لێ ناکەم حەقی خۆیە دەمێ من ئەمە بۆ چوونی منە بەڵام بۆی حەقی خۆمی بەمێ ئەبێ سینناریوەیەکی باش بخەمە بەردەستی کاک ئەحمەد بڵێ ئەم سینناریوە من حەزەکەم ئیشی تیا بکەم ئەو ڕستەیەم پێویستە لە کاک ئەحمەد بڵێ من حەزەکەم ئیش لەم سینناریوێ بکەم کەواتە ئەبێ من لە بیرۆکە و سینناریۆکەی خۆمەوە بتوانم کاک ئەحمەد قەنەعەت پێ بکەم بێتە ناو بەرامەکەمەوە و پارەش بخات بڵێ داوای پارە ناکەم کەی فیلمەکە پارەی گرتەوە بە ڕێژە حەقی خۆم بەرێ و گرێ بەستێکی یاساییەکەین بێکەوتەوە
اینجا ئەمە کەواتە منە بێ بە سینناریۆ بەس سینناریو نووسێکی باش تەما ئەو کاگەحمەد و کێ و کێ و کێی تر قەنەعەت پێ بکەم. هەر کاک بابانەڵێ سڵاو لە کاک سەرکەوتی عزیز بەڕاستی سەرقاڵ بووم درەنگ فریای لایڤەکەت کەوتم. کاک بابانگیان نەتوانی بیبینیتەوە تۆ یەکێکی لە کەس عزیزەکانم. هاوڕێیانگیان دەستی هەمووتان خۆش هەمووتان واتان کرد لایڤەکە بە گەرم و گوڕتر بێ و بۆ هیوایم هەمووتان سوودمەند من و بۆ هیوای منش توانی بێتم سەرنج و بۆچوونەکان لە جێ خۆیان بە هەمووتان بگەێنم. شەوێکی شاد بۆ هەر هەموو لایەک ڕۆژیشی شادیش بۆ هەر هەموو ئەو ئازیزانەی کە لە لای ئەوان